دوو جار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی خۆشناو، گروپی کۆمپانیاکانی گرین، گروپی کۆمپانیاکانی دیوان. بیست و پێنج ساڵ لەمەوبەر هاوڵاتیانی باشووری کوردستان و هێزەکانی پێشمەرگە دژی دەسەڵاتەکەی سەدام حوسێن و حەزبی بەعس ڕاپەڕین و پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆکیان ڕزگار کرد. هاوڵاتیانی کوردستان لە دژی ستەم و زۆرداری ڕاپەڕین، ئەوان بە ئامانجی ڕزگارکردنی کوردستان و ئازادی ڕاپەڕین، ئەوان هەوڵی ژیانێکی باشتریاندا بۆ خۆیان و نەوەکانیان. لە پاش چارەکە سەدەیەک دەپرسین ئایا ئامانجەکانی ڕاپەڕین ئایا ئەوەی هاوڵاتیانی کوردستان هەوڵیان بۆدا بەدەستیان هێنا؟ ئایا کەسێک هەیە ئاوات بە پێش ڕاپەڕین بخوازێت؟ ئایا ئەو ئازادیەی هاوڵاتیان و پێشمەرگە لە پێناویدا شۆڕشیان کرد و ڕاپەڕین ئێستا فراهەم بووە؟ لە ئێستادا ڕای جیاواز هەیە لەسەر ئامانج و دەستکەوتەکانی ڕاپەڕینی 1991. هەوڵ دەدەین ئەم شەو لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر بکەین. سڵاوتان لەبێ بەڕێزان، من شوان عادلم، جارێکتر لەگەڵتانم لە پرۆگرامی دوو جار بیر بکەرەوە. گفتوگۆ دەکەین لەسەر ڕاپەڕین دەستکەوتەکانی ئامانجەکانی بە میوانداری دیار مفتی ئەندامی ئەنجومەنی ناوەند یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێر بیکاک دیار. هەروەها ڕەنج عەلی کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان. بەخێر بیکاک ڕەنج. محەممەد نەسرەدین هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان. بەخێر بیکاک محەممەد. هەروەها یحیا نەوزەر کادری یەکگرتووی ئیسلامی کوردستان. بەخێر بیکاک یحیا. بەخێراتنی ئەو میوانە بەڕێزانە دەکەین کە بەشدار دەبن لە دەنگدانی پرۆگرامەکە لە سەرەتای پرۆگرامەکە و لە کۆتایی پرۆگرامەکەشدا. بەر لەوەی دەستکەین بە گفتوگۆ و نەریتی پرۆگرامەکە بە دەنگدانی یەکەم دەست پێ دەکەین. هیوادارم کۆنتڕۆڵەکانتان ئامادەکەن بۆ ئەوەی ئەو ڕوونکەینەوە کە پرسیاری ئەمڕۆی پرۆگرامەکە ئایا ڕاپەڕین ئەو ئامانجانەی بەدەستهێناوە کە لە پێناویاندا کرا؟ یەک ژمارەیەک لای ئێوە بۆ بەڵێ، ژمارە دوو بۆ نەخێر، ژمارە سێ بۆ بڕیارم نەداوە. سی چرکەتان هەیە، فەرموو. دەستان خۆش بێ، کاتی دەنگدانەکە کۆتایی هات. لە کۆتاییدا دیارە ئەنجامەکەی ڕدەگەێنین لەگەڵ دەنگدانی کۆتاییدا. کاک دیار، وەڵامی تۆ بۆ ئەم پرسیارەت چییە ئەگەر وەڵامی بدەیتەوە؟ سەرەتا سڵاو و ڕێز و سەردانەواندن بۆ شەهیدانی ڕاپەڕین و شەهیدانی ڕێگای ڕزگاری خوازی گەلی کورد. دیارە خوێنێکی زۆرمان ڕشت لە پێناوی ئەوەی کە لەژێر دەستی سەدامی فاشی و ئەو سیستمە خراپەی کە زوڵم و زۆرەش یەکجار زۆری لە میلەتەکەمان کرد ڕزگارمان بێ. دیارە لە دوای ڕزگاربوونی کوردستان کۆمەڵێک گرفت و کێشە و نەهامەتی هەم لە ناوخۆ دروستکرایە هەم لە دەرەوە بۆمان دروستکرایە. دیارە وەک ئێستاش کە ئاشکراتر دیارە تورکیا و ئێران و عێراق و سووریا چ ڕۆڵەشی گەورەیان هەبووە لە بۆ تێکدانی ئەو پرۆسەیەی کە لە کوردستان دروست بووە. ئێستاش کە دەبینین هێزێکی وەکو تورکیا چ کاریگەریەک دەکات لەسەر ئەوەی کە کوردستان تێکدا و برە و قەیرانێکی قورس و خراپی ببە. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لەسەر ڕاپەڕین باسیکەین بۆ ئەوەی بینینمان لە بۆ ڕاپەڕین ڕێک و دروست بێ دەبێ مێژوەکەشی بزانین. ئەگەر ناتوانین بڕیارەکی ڕاست و دروست لە بۆ سیاسەتی ئێستای حەزبەکان بخوێنینەوە و بڕیارەکە بدەین. دیارە دوای ئەوەی کە بەرەی کوردستانی پێک هات، جەنابی مام جەلال لە دەرەوەی وڵات بوو نامەیەک دەنێرێ بۆ کاک نۆشیروان کە کاک نۆشیروان جێگری سکرتێری گشتی یەکێتی بوو ئەو کاتی، ئامادەکاری بکەن بۆ ئەوەی ڕاپەڕین بەرپا بکرێ. دیارە
ئەوە مێژووە و کاتی ئەوەش هاتیە نهێنیەکان هەندێکی ئاشکرا بکرێن. کاک نوشروان یەکەم کار کە دەیکات بۆ کاتێەوە هاتوون هێنەکانی لەبەر ئەوەی بزاندرێ سیاسەتی ئێستای کوردستان کە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕەوی دەکا لەسەر چ بنەمایەک بند بووە لە چێوە هاتیین بۆ ئەوەی بگەینە ئەو سیاسەتەی کە ئێستا ئەمڕۆ تێداین. من تا ئێستا وەڵام وەرنەگرتووە. بەڵێ کاک نوشروان نامەیەک بۆ جەنابی کاک مەسعود بارزانی دەنێری. کاک مەسعود دەرێ ئێمە تا ئێستا پلانمان بۆ ئەم کارە نییە، فەرمونون ئێوە بیکەن و سەرکەوتوو بن. ڕاپەڕین بەشداریەکی کاریگەری سرک و بروسک و شاڵاو هێزە شانە چەکدارەکانی شاڵاو و بروسک و سرک توانرا تەنینەوەکی گەورە بە شایەدی هەموو خەڵکی کوردستان، گەلی کوردستان، دەنجی گەلی کوردستان بوێرترین دەنگ بوو بۆ ڕاپەڕین و ئەنجامەکانی. ئەمەی ئێمە ئێستا دەسەڵاتەکە دەسەڵاتی خۆماڵیە، دەسەڵاتێکی کوردیە. ئەگەر دەسەڵات ئەگەر ڕاپەڕین نەبە ڕەنگە ئێستا ئێمە هیچ کەسێک لەو کوردانە نەمابین و هەمومان بەبەر ئەنفال کەوتبین یان بەرەو کۆمەڵکوژێکی گەورەتر لە ئەنفالیش کیمیا باران کرابین. ڕەنگە نەدەما میلەتەکە نەدەما ڕاپەڕین سەرچاوەی بوژانەوەی گەلی کووردە بۆ جارێکی تر. ئەوەی کە ئێستا گرنگە ڕاستە حکوومەتەکی لەرزۆک حکوومەتێک توانای بەڕێوەبردننی خەڵکەکەی بە شێوەیەکی باش نییە، بەڵام خراپترین دەسەڵاتی کوردی باشترە لەوەی کە نەبی. لەبەر ئەوە ئێمە ناتوانین بڵێن ئەنجامەکانی 100% پێکایە، بەڵام دەشتوانین بڵێن دەرەنجامی باشی هەبووە، کوردی بە دنیا ناساند، حکوومەتێکی وا دروستکرا کە بڵێن کورد دەتوانی خۆی بەڕێوە ببە. سەرڕای ئەوەی کە ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک دید و بۆچوونی جیاوازمان لەسەر ئەو کارانی ئەمڕۆ هەیە، بەڵام وەک پیرەمێردی شاعر دەفەرمێ کە ئاوداری لەسەر سەرگرتووە لە لای نەنگە نوقمیکە پەروەردەکەی خۆی نوقمکە گەورەی وایە. ئێمە کوردستان و هەرێمی کوردستان بە نەوەی خۆمان بە بەرهەمی خۆمانی دەزانین، لەبەر ئەوەی هەموو کاتێک ئامادەین شان بدەینە بەر ئەو کارە قورسەی کە ئەو دەستکەوتانە پارێزین ئەگەر نەشتوانین بیپارێزین. خۆتان وەکو لایەنێکی سیاسیان هەموو لایەنە سیاسەکان مەبەستێت بۆی ئەو وەڵام وەرگرم. ئێمە وەکو یەکێتی قسە دەکەم، وەکو یەکێتی ئێمە شان دەدەینە بەر ئەو ئەرکە قورسەی کە کەوتیتە سەر شانمان و خسترایتە سەر شانمان. ئێمە دروستمان نەکردیە، خسترایتە سەر شانمان، شانی دەدەینە بەر بۆ ئەوەی ئەو دەستکەوتە گەورەیە لە دەست نەچێ و ڕۆڵەی کورتیی تر خوێنی نەڕژێ. بڵێ کاکڕەنج جەنابەت کەسێکی لە پاش ڕاپەڕینەوە هاتوویتە ناو کایی سیاسیەوە، ئەوەی کە ئامانجی ڕاپەڕین بوو ئەمەیە کە ئێستا هەیە. سوپاس بۆ ئێوە، هەزار سڵاوە گیانی پاکی شەردەم شەهیدانی کورد و کوردستان لە ڕاپەڕینەوە تاوەکوی ئێستا. بە بڕای من هەر ڕاپەڕینێکە بەرپا بێ دەبێ بەردەوامی هەبێ. ئەگەر بەردەوام نەبوو ئەو ڕاپەڕینە کەوایە ئەو ڕاپەڕینە بە مردوێتی لەدایک بووە. مەبەستی چیەوە ڕوونکەیتەوە؟ مەبەستی من ئەوەیە کە ڕاپەڕینی کوردستان بەردەوامی هەیە و بەردەوامیشی بووە و دەبێت لە بەردەوامیشدا بێ. دەستپێکی ڕاپەڕین وەکو ئاگادارین هەموو مەطلوبی هەرێمی کوردستان و هەموو خەڵکی کوردستان ئەوە بووە ڕزگاربوون لە دەسەڵاتێکی دڕندا کە ئەویش ڕژێمی بەعز بووە و فیدراڵی بۆ کوردستان بووە. و پاش ڕاپەڕینیش ڕاپەڕین بە گوێرەی زەمن ئامانجی خۆی هەبووە لە سەرەتاوە ڕزگارکردنی کوردستان بووە و دوای ئەوە کە بینیمان داواکردنی فیدراڵێتە و دوای ئەوە کە بینیمان دروستکردنی پەرلەمانە، دوای ئەوە کە بینیمان دروستکردنی حکوومەتە، دوای ئەوە هەڵبژاردننی کوردستان بووە. واتە ئەوەی بە گوێرەی زەمن ئەو زەمانی کە ئێمە تیایبین بۆ هەرچەند من تەمەنێکی بچووکم هەبوو ئەو کاتە، بەڵام بە گوێرەی خوێندنەوەکان ئەو ئامانجێکەوە هەی بوو لەو کاتەدا کە ڕاپەڕین کرا پێکاوێت. مەبەستت چییە؟ باش ئەگەر ڕاپەڕین دەبێت بەردەوام بێت، ئەو کات ڕاپەڕین دژی وەک ئاماژەمان پێدا دژی ستەم بوو، دژی دەسەڵاتی بەعز بوو. ئێستا بەردەوام بێت بەرامبەر بە حکوومەتی کوردی؟ نەخێر، مەبەستی من بەرامبەر بە حکوومەتی کوردی نییە. مەبەستەکەی من بەوەیە کە
بەرەو پێشتونی کوردستانە بەرەو پێشتنی سیستەمی کوردستانە سەرجەم سیستەمە جیاوازەکان خوێندنە پەروەردەیە تەندروستیە بەرەو پێشتونی کایی سیاسی لە هەرێمی کوردستان بەرەو پێشتونی ئێستا بەڵێ حتمما بەدی دەکرێت ئەگەر چامەشای تەمەشای ئێستای کوردستان بکەیت و بگەڕێنە بۆ ساڵی 90ەکان ئەرز و ئاسمان فەرقی هەیە ئەگەر تەمەشا بکەین ئەو کاتە ئەگەر لە سێکتەری پەروەردە و زانکۆکانەوە دەست پێ بکەین ئێمە لە پاش ڕاپەڕین تەنها زانکۆیەکمان هەبوو بەڵام ئێستا چەند زانکۆمانەیە ئێمە لە پاش ڕاپەڕین ڕەنگە ئەگەر بە شێوازێکی ئاسایی باسی بکەین ڕەنگە لە شارۆچکەیەکە یا لە شارێکە ڕەنگە چەند دکتۆرێکمان بە پەنجەی دکتۆرەکان دەژمێردرا بەڵام ئێستا چەند دکتۆرێکمانێ ئێستا جیاوازترە و ئێستا بەرەو پێشتر چووە و مەبەستی منیش لەوەی کە ئەبێ بەردەوامی هەبێ ئەوەیە کە ئەبێ کار بکرێ بۆ ئەوەی کە نابێ ئەو ڕاپەڕینە ڕابۆستێ نەک ڕاپەڕین بە مانای هێزی چەکداری نەک بە ڕاپەڕین بە مانای ئەوەی کە بەرامبەر بە دەسڵات ڕابۆستینەوە بەرامبەر بە دەسڵاتی خۆمان بگرا ڕاپەڕین بەرامبەر بە گۆڕینی ئایدۆلۆژیا گۆڕینی فکر بەرەو پێشتنی سیستەمە جیاوازەکان کە لە کوردستانە هەیە وەڵامی ئێوە کاک محەممەد وەکو نوێنەری لایەنێکی سیاسی کە بزوتنەوەی گۆڕانە بۆ ئەو پرسیارە پێشەکی ڕاپەڕین وەرچەرخانێکی گەورە بۆ لە مێژووی گەلی کووردا بە تایبەتی لە کوردستانی خۆمان دیارە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان شانازی بۆ دەکەین کە کاک نەوشیروان ئەندازیاری ڕاپەڕین بێ بەئەترافی برادرانە بەڵام کاک نەوشیروان لە مێژووی خەباتی خۆیدا هەموو مێژووی خەباتی خۆی بە ئەرک زانیوە و هیچ کاتێکش بە منەت بەسەرگەلەکەی نەفرۆشتەوە چاوەڕێی پاداشتی نەکردووە کەواتە ئەگەر ئەندازیاری ڕاپەڕین ئەرکی سەرشانی بووە وەکو ئەرکێکی نیشتیمانیش جێبەجێ کردووە دێنە سەر ئەوەی ڕاپەڕین پێم وایە دوو بەشە بەشی یەکەمیان مەبەست لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان ئەوە بۆ ڕاماڵینی دەسەڵاتی بەعەس لەگەڵ ڕاماڵینی ئەو سیستەمە حکومڕانەیەکەوە دەیان ساڵ و سەدان ساڵ خەڵکی کوردی پێچەوساوەتەوە ئەم بەشە لە ڕاپەڕین دەتوانین بڵین بە ئاکامەکانی گەی بەشی دووەمی ڕاپەڕین ئەوە بووە لە ذهنیەتی خەڵکا و لە عەقلی خەڵکی ڕاپەڕیوە ئەوە بووە کە دەسەڵاتێکی کوردی دروست بێ سیستەمێکی حکومڕانی کوردی دروست بێ کە تێیدا یاسا سەروەر بێ کە تێیدا ئازادی هەبێ دیموکراسی هەبێ ئایندەیەکی گەشت بۆ ئەو نەوانە دروست بێ کە لە سایی ئەو دەسەڵاتەیە گەورە دەبن من پێم وایە بە باسی ئەوە نەکەین ئایا ئەمانە هاتنە دییاننا با باسی ئەوەکەین لە ذهنیەت و لە عەقلی کەسا بووە لەوانەی کەوا لەو سەردەمەدا ڕاپەڕین باشەگە باسی کەین باسی ئێستا باسی ئەوت بۆ ئەەکەم لە عەقلی ئەوانەیە بووە کە ڕاپەڕینیان کرد گەر پیانت بوو ئەم ڕاپەڕینە دەیکەی بەرهەمەکەی دەسەڵاتێک دەبێ دوای 6 مانگ لە ڕاپەڕین گەڵابە و شۆفڵ و ئامێری کارەبایی ئاودیو دەکا محولەی کارەبا ئاودیو دەکا تا ئەگاتە پارچە شوشەی کوردستان ئاودیو دەکا گەر پێی بڵێ ئەم دەسەڵاتەی کە تۆ بەرهەمی دێنی بەم ڕاپەڕینە دوای 2 ساڵ لە پرۆسەیەکی دیموکراسیدا کە خەونی کورد وە بێتە خاوەنی پەرلەمان داهێنانێکی نوێ دەکات بە سیستەمی 50 بە 50 دەسەڵاتدا ئەنا کە ئەمە لە هیچ شوێنە بووە گەر بە خەڵکی کوردستان بڵێ کە تۆ ڕائەپەڕی دوای 5 ساڵ لە ڕاپەڕین شەڕێکی نەگریز لەسەر پارە و پولی گومرکەکان دروست ئەبێ سەدان و هەزاران ڕۆڵەی ئەم گەلە ئەبێتە قوربانی چەند گردێک کە ئێستا ناوەکانی لە یادی کەم کەساماوە کەپکی حەمەداغا و کڵاو قاسم سەدان ڕۆڵەی کورد لەو کەپکی حەمەداغا و کڵاو قاسمە بوون بە شەهید لە عەقلی ئەوانە بووە ڕۆژێ دێ بەرهەمی ئەم دەسەڵات بەرهەمی ئەم ڕاپەڕینە دەسەڵاتێک ئەبێ ئەمە ئامانجەکەی بێ یانزەی 3 خەڵکی شاری هەولێر ڕاپەڕی گەر لە ئەو خەڵکانت بپرسایە کە ڕاپەڕیم لە شاری هەولێر لی بپرسە بڵێ دوای 5 ساڵ ئەو دەسەڵاتەی کە تۆ ئەمڕۆ هەڵی ئەبری و دای ڕای ئەماڵی لە هەولێرە دوای 5 ساڵ سیاست مەدارانی کورد لایەنێکی سیاسی بە چەپڵە ڕێزان ئێهێنێتەوە ناو پەرلەمانی کوردستان لە عەقلی چێدا بووە لە عەقلی چێدا بووە لایەنە کوردیەکان نەتوانن بگەنە ڕێکەوتن پەنا بەرنە بەر پیرەژنەکانی دەرەوە مادین ئۆلبراید لە بینی سیاست مەدارەکانی کووردا دائنیشی بووی بیان گێنێتە ڕێکەوتن پێیان بڵێ ئێوەی کورد خاوەنی یەک کەیس پێناسەی تۆ بۆ مادین ئۆلبرایت ئەوەیە کەڵی پیرەژنێکە تۆ لێک دواز لەوە بێنە باسی ئەو سەیری ئەو جوابی پرسیارم بەرەوە ئەگەر ئەو دەسەڵاتداریکەوە بەرهەمی ڕاپەڕین بوو بیتوانایە خۆی لەسەر خاکی کوردستان سیستەمێکی حکومڕانی ڕێکوپێکی بەرهەم بهێنایە بیتوانایە ئیدارەیەکی ڕێکوپێک کە لە سایە خەڵک هەموو بحەوێتەوە طبعا ئەمە دروست نابێت کەواتە وەڵامەکەت وا وەرگرم کە نەخێر ئامانجەکانی بەدی نەهاتوون ئێستا چیمان دروست بوو لە عەقلی چیا بوو کە خەڵک ڕاپەڕێ دەسەڵاتێ دروست بێ سیاست مەدارەکان و کەسەکانی حزب ببن بە مامۆستای زانکۆ ببن بە تاجر ببن بە بەڵێندەر ببن بە حاکم خێر و بێری ئەم وڵاتە بەش کرێ لە بینی دوو لایەنە ئاخیری داهاتەکانی ئێستا گەر بە هەموو مەرحەلەکانە بڕۆین ئێستاکانە ئێمە سیستەمێکی حکومڕانمان هەیە تازە بە تازە داهێنانەکەی
نیوموچە و لە تەموچەیە دام و دەستگا شەرعەکانی پەچی کەوتووە مؤسساتە شەرعەکانی پەچی کەوتووە لە عەقڵی چێدا بۆ کورد ڕاپەڕێ و لە ئاخیریا ئەو هێزەی کە ئەرچی سەرژانی پاراستنی شەرعیە ڕێگە لە شەرعیەت بگرێ کەواتە ئەمانە هەموو ئەم قۆناغانی کە باسمان کرد ئەو قۆناغانن کەوا ئەو دەسەڵاتەی کە بوو بە بەرهەمی ڕاپەڕین ئەم قۆناغانە پیا تێپەڕیوە ئێستا با خەڵک خۆی لە پرسیار لە خۆی بکە ئەمە بوو ئەو دەسەڵاتەی کەوا ئەو ڕاپەڕی و دەسەڵاتی بەعسی ڕاماڵی بۆی دروست بێ ئێستا ئێمە لە کۆتاییدا دوای چارەکە سەدەیەک بەرهەمی ڕاپەڕینەکەمان ئەم حکومەتەی ئێستەیە کە لە گەورەترین قەیرانی داراییە لە قەیرانی سیاسیە کەواتە خەڵکی کوردستان حەقی خۆیەتی بپرسێ گەر لەو ڕۆژەدا ڕاپەڕین بوو خەڵکی لە ذهنێتی خۆیان بیزانێ ئەم دەسەڵاتە و ئەمە بەرهەمی ئەبێ پرسیارەکە ئەوەیە ڕاپەڕینی بۆ شێوەیە دەکرد وەڵامی تۆ چییە بۆ پرسیارە کە خۆت دەیخیتە ڕوو من پێم وایە دەزار بیری دەکردەوە پێش ئەوەی ڕاپەڕین بکە بیزانیای ئەم جۆرە دەسەڵاتە بۆ بەناوی خۆتەوە قسە ناکەی کاک محەممەد وەڵامی تۆ چییە بۆ ئەوە من پێم وایە ڕاپەڕینی دەکرد بەڵام ئێستا دەجار بەخۆیان دەزێتەوە پێش ئەوەی ڕاپەڕینێکی کە بکە ڕاپەڕین بەدی هاتن یاخود نا بەدی نەهاتون ئەگەر ئەو بەڵکان لە بەردەستمانەکە بەدی نەهاتون کاک یحیا تۆ دەڵی چی بەناوی خوا ئەو ڕۆژەی ڕاپەڕین کرا ساڵی 91 ئەگەر کەسێک لەو ڕۆژە لەدایک بوو بێت ئێستا 25 ساڵ تەمەنێتی ئێمە ئێستا لە بەردەم جیلێکی تازە قسەکەین کە ڕاپەڕینی نەدیوە ئەم جیلە تازە دوای 25 ساڵ لە جیاتی ببینێ دیراسی ئەم ڕاپەڕینە بکرێ لە جیاتی ببینێ هەڵسەنگاندنی بۆ بکرێ لە جیاتی ببینێ خاڵە ئیجابیەکان و سلبیاتەکانی چەندێ بە ئامانجەکانی گەشتووە چی ئەبینێ لە کەناڵەکانی ڕاگەاندووە بە تایبەت ئەوە ئەبینێ هەموو ساڵێ جۆرێک لە شەڕ جۆرێک لە دەمەقاڵە دروستە بێ لەسەرەوەی کێ ئەندازیار بوو و کێ کرێکار بوو و کێ بکردوێتی و کێ نەیکرد و کێ زوو هاتە خوارە و کێ درەنگاتە خوارە و کێ یعنی ئەم مناقەشەیە دوای 25 ساڵ مناقەشەیەکی بێنزەنتینی زۆر مناڵانەیە بە تایبەت لای ئەم جیلە تازەی کە ئێستا لە کای ژیانەیە معقول نییە من ئەمڕۆ بە درێژایی ئەوەی کاویستم خۆم ئامادە بکەم بۆ بەرنامە یەک دانە دیراسەی زانستی کۆمەڵایەتی فەلسەفی سیاسی شتێکم دەست نەکەوت لەبارەی ڕاپەڕینەوە لەبارەی دەستکەوتەکانیەوە لەبارەی چەندێک ئەمانە ئامانجەکانی پێکا ئایا ڕاپەڕین بۆچی بوو لەبەر چی بوو گەشتەکوێ هیچ تەنها کۆمەڵە بەیاننامەم دەستکەوت حیزبی کە هەموو ساڵیادێک بەیاننامەیەک دەرەکا و کۆمەڵە شانامە خوێنێتەوە بەسەر ئەوەی کە ڕابردووە و ڕوویداوە و بەشێکێکا بە دەستکەوتی حیزبی بۆ خۆی ئەمە بخەینە ولاوە من ئەڵێم ئەگەر خەڵکی بیزانیە ئەبەم شێوەی لێ دەرەچێ وەکو کاکەوتی وەکو کاکەی تریژوتی ڕاپەڕین بابێ بەردەوام بووایە لەسەر چی ئەوەی هەموو تەوەرەکانی بگەیاندایە بە نەتیجە ئێمە یەک تەوەری مانگان بە نەتیجە کە بریتی بوو لە کشانەوەی حکمی بەحث لە سنووری هەرێمی کوردستانە بەڵام بەشەکانی تری کە بریتی بوو لە هەڵکێشانی سیستەمی حکومڕانی و شێوازی حکومڕانی بەحسی ئەوەمان دەست لێ نەیە چێش دەستی لێ نەیە ئەم دوو حیزبە کە هاتن کوردستانیان بینی بەم شێوازە و خەڵکیش لەو خۆشی و هەست و شعورە تازەی بۆ ئازادی و بۆ ئەوەی کە کوردی سەخاوەنی خۆیەتی زۆر بە سیقەیەکی کاملەوە متمانەی خۆی بەخشی بۆ ئەم دوو هێزە و بەڕەهایی ئازادیکردن لە حکومڕانیە چاودێری نەکردن بە دوواداچوونی نەکرد بۆ کارەکان ئەوانیش بەداخەوە لە جاتیەوەی کە بەڵێنیاندا بوو لە جاتیەوەی کە لە شاخە ئەیان ود لەسەر ئیزاعە و شوێنەکان ئەیان ود لە ئینتیخاباتە وتیان پێچەوانەی ئەوە هاتن سوودیان بینی لەو سیستەماتیکە سیاسی کە حیزبی بەعث دروستی کردبوو لە چۆنیەتی سەباندنی حیزب بە هەموو جونگەکانە شۆڕکردنەوەی حیزب بۆ هەموو جونگەکان داگیرکردنی هەموو دەستگاکان دەستگای قەزا دەستگای ئەعلام دەستگای خوێندنی باڵا دەستگای سەربازی هەموو دەستگاکان هاتن بە هاوشێوەی حیزبی بەعث هەوڵیاندا ئەوانش هەمان شتکەن کە بۆیان نەڕۆی بوو بە شەڕیان بوو بە شەڕیان وایان لات هەرێکی و ناوچەی خۆی وا لێ بکە ئێمە بیرمانیە سیستەمی بەعزیەوە بوو کە تەسکیە کرد هەموو کەسی لەم وڵاتە بۆی بێ بە مۆزە بۆی بێ بە مامۆسا بۆی بێ بە هەر شتێ ئەوەیە تەسکی بەعسی بێنایە ئەمانیش هاتن هەمان سیستەمیان داهێنا چەک لە وڵاتە بەس لە پێناو خزمەتی قائید و لە پێناو سەدام و حیزبی بەعسا بوو ئەمانیش هاتن هەمان سیستەمیان داچەقان لە کوردستانە کۆمەڵی هێزی ئەمنی و سەربازیان دروست کرد بۆ پاسی بۆ بەجێبەجێگرنی ئەمرەکانی حیزب کە لە دوجارە کە شەڕی ناوخۆڕوایە بۆ ڕوایە چونکە ئەمیان ئەمریان حیزبە جێبەجێگا ئەویشان ئەمریەوە حیزبە ئەمە کارەسات بوو کە ئەم دوو هێزە لە جیاتی بێن بە تەواوەتی ڕژێمی بەعز هەڵکێشن لە شێوازی بیرکردنەوەی لە شێوازی سیاسەتی لە شێوازی تەعاملکردنی لەگەڵ کەرامەتی هاوڵاتیە هاتن هەمان ڕێچکەیان گرتە بەر دژ بە هاوڵاتیانی خۆمان ئەو هاوڵاتیەی کە بە سنگی ڕوود هات ڕاپەڕی و ئەو ڕژێمە دیکتاتۆری ڕاونا
ئەمە کارە ساتەکە بوو و ئەبوایە ئێمە بەدواداچوونمان بۆ بکردا لەو ڕاپەڕێن ئێسش نەچوە بچێ ئێسش نەچوە بچێت کە دیراسەیەکی قوڵ بکرێت لەو لە باسی ڕاپەڕینە ئامانجەکانی بەدیناتن ئامانجەکانی بەوەی کە لە تەماعی ئەو کەسا بوو کە ڕاپەڕی واز ناکەم ئەوە کرێ لەوانش بپرسن کە خۆیان ڕاپەڕین خۆیان بەشداری سەرەکی بوون لە ڕاپەڕینەکە کاک دیار ینی دەستەواژەی لەرزۆکت بەکارهێنا لە کاتێکدا ینی ئەو لایەنانی کە ئێستا بەشدارن لە حکوومەتدا ئەگەر حکوومەتەکە لەرزۆک بێت خودی لایەنەکان نین کە ئەم لەرزۆکیان بۆ حکوومەت دروست کردووە نا بە بێگومان من وەکو پێشتریش باسم کرد یەکێتی ئەو حکوومەتەی کە بەدەست هاتیە بە کوڕ و ئەولادی خۆی دەزانی خۆی بەخاوەن ئەو دەستکەوتە گەورە دەزانی لەبەر ئەوە ئێمە بە هیچ شێوەیەک نامانەیە بیفەوتێنین و هەموو کەسیش دەزانێت یەکێتی بەرامبەر دوژمنەکانی گەلی کورد قەت لە شەڕ نەترسایە قەت بەڵام هێزێکی ترسنۆچین بۆ شەڕی ناوخۆ ئێمە نامانەوە شەڕی ناوخۆ بە هیچ شێوەیەک هەڵگیرسێتەوە و هەموو هەوڵ و کۆششمان بۆ ئەوە بووە حکوومەتێک دروستکەین پەرلەمانێک دروستکەین کە بەڕاستیش ئەوەی وترا جەنابی مام جەلال کە لەگەڵ مەدام متران نامەکەی کلنتۆنی وەرگرت و هات چوو سەردانی مەسیف و پیرمامی کرد یەکێک بوو لەو دەست پێشخەریانەی کە کۆتایی بەو شەڕ نگریسەی گەلی کورد بێنێ و هەر کەسێکیش لە بۆ لە مەولاش بیر لەوە بکاتەوە یان بە خەیاڵی دابێ کە شەڕی براکوژە هەڵگیرسێنتەوە کە وشەیەک بەکاردێنم کە شایستەی ئەوە نییە لەسەر تەلەڤیزیۆن بگوترێ بەڵام بەڕاستی هەر کەسێک بیر وا بکاتەوە شەڕی براکوژی بکاتەوە بێشەرەفە ئەمە خاڵێکە کە ئێمە من نازانم ینی حکوومەت لەرزۆکی کێ لەرزۆکی دروست کردووە ئێستا من ئێستا دێمە سەر ئەو بابەتە بەڵام پێش ئەوەی بێمە سەر ئەو بابەتەی جەنابەت وەڵامێکی ئەو برایە خۆشەویستەی یەکگرتووی بدەینەوە یەکگرتووی ئیسلامی لەدایک بووی بەربوونی ڕاپەڕینە ڕۆحەکەم لە ساڵی 1972 بە ئەمری بەعس کە داوای لە ئیخوان موسلیمین کرد ئیخوان موسلیمینەکانی کوردستان خۆیان سەڵ کرد لە چالاکی نەوەک بەعس عادز بی لە ئیخوان موسلیمین قوربان ئەو تاریخە ڕەنگە جەنابەت نەیزانی و دوای ئەوە یەکگرتووی ئیسلامی لە ساڵی 94 دوای ئەوەی کە سەدام نامینێ دێتەوە کایەی سیاسی و خۆی ڕادەگەیانیتەوە ئەوە گەورەترین دەستکەوتە لە بۆ ئەوەی گەنجێکی جوانی وەکو بەڕێزت وەکو کۆمەڵە کادری وەکو ئەو ئەندام پەرلەمانانەی کە ئێوە هەتانە وەکو ئەو ئەندام سەرکردایەتیانەی کە ئێوە هەتانە ڕاپەڕین کۆتایی ئەم لە حزەش دوای 25 ساڵ دوای ئەم هەموو فەشە لە سیاسی و ئیداری و حیزبی لە وڵاتەکەدا دروستان کردووە هێشتا خەریکی فرۆشتنەوەن ئەمە کارەساتە ئەمە کارەبێ ڕێگە بە خۆت نەی ئەمە بکەیت کەسەکەم من شانازی بە ئەندامەکانی سەرکردایەتی جەنابتەوە دەکەم کە خەڵکی بوێرن جێگەی شانازین ئەوانە جەنابیشت جێگەی شانازی بەڵام ئەوەی کە دەبی بوترێ منیش هێزێکم خەڵک دەنجی داومێ خەڵک منی هێناوەتە ئێرە و خاوەن شۆڕشیش بوویم من کە خاوەن شۆڕشم چیتر هەبوو ئەو کاتی بێ سەرکردایەتی گەلی کورد بکاتن وەکو ئەوەی ئێستا ئەگەر لە کوردستان بێ و هەر کارە ساتێک ڕووبدا بەدیلی ئەو دەسەڵاتی ئێستا چێە چکاول بوونەک بۆ کوردستان دێ چۆن بەڵام پێشتر وتت حکوومەتەکە لەرزۆکە من تا ئێستا حکوومەتەکە لەرزۆکە من ئەو وەڵامەت بابدەمەوە لەرزۆکە بەبێگومان پارتی دیموکراتی کوردستان سەبەبی ڕئیسی هۆکاری ڕئیسی دروستبوونی قەیرانەکانە بەو عقودانەی کە لەگەر تورکیا کردیتی کە زۆر ناشەفافن کەس نازانی ئەو نەوتە چۆن داهاتەکەی ڕاگیراوە ینی تەنها پارتی حکوومەتی لەرزۆ کردووە ئەکید ئێمە شانمان داوەتە بەرێ ئێمە شانمان داوەتە بەرێ بۆ ئەوەی نەڕمێ و ئەوەی ڕەن چی دەڵێ بۆ ئەو من شتێک هەیە پێڵێن حقیقەت ئەگە حقیقەت بە واتاڕوونیەکەی تەماشای بکەی زۆر جوانە بەڵام ئەگە بەرگی بەبەرا بکەی بەرگەکەش چییە کۆمەڵی وشەی دیبلۆماسیەتە کۆمەڵی وشەی ئەدەبیە لەم بۆچوونانەدا حقیقەت لەکوێیە باتت گێنم جاو کاتە واتە حقیقەتەکە کە پێڵێن حقیقەت ناشرینە بێت من لە سەرەتاوە بۆ قسەی هەرسێ برادران باسەکەم هەموو خەڵکی کوردستان بەشداری لە ڕاپەڕین کرد و دەستکەوتی هەموو خەڵکی کوردستانە بە هەموو حزب سیاسەکانەوە بەرەی کوردستانی ئەو کاتەکە بەرەی کوردستانی بوو بۆ جوابی برای بەڕێزم کاک دیار کە باسی ئەوەی کردووە برادرانیش من زۆر ئەسەفم بەوەی کە تەنها کۆمەڵێ شتیان هەڵبژارد
لە پێگە و لە گەورەی ڕاپەڕینی کوردیان کەم کردەوە بەسراحەتن هیچ نەبێ یارمەتیمدا هیچ نەبێت لەبەر خوێنی ئەو شەهیدانە ئەو جۆرە وتارانی کە ئەو جۆرە قسانی کە ئێوە لێرە هیچیان وەهم نەبوون. باش شتێکت پێ بڵم ئەوەی کە ئەوان باسییان کرد جزئیاتێکی بچووکەوە جگە لەوە شتی زۆر گەورەتر کراوە بە من بە جوابی کاکدیار برای بەڕێزم کە ئاماژەی پێکرد کە لەسەر حکوومەت و هەموو شتەکان لەسەر پارتیە برای بەڕێزم لەم حکوومەتە ئێوەش ئەو نیمە دەسەڵاتان هەیە لە ئێمە زیاترن کەمتر نین جگە لەوە باسی عقوداتی نەوت و غاز و تورکیا و کۆمەڵی جێگەی کەشت کرد وڵی کاکە ئەوەندەی ئێمە ئاگادارن ئێوەش ئاگادارن و ناکرێ بڵین وڵی ئەم لەم هەرێمەیە نەوت لە سلێمانیوە لە گەرمیانەوە ڕەوان کرابێ وڵی ئەوە لێ ئاگادار نەبن هەموو ئەوەی لە حکوومەتە ڕوویداوە و ئەوەی لە حکوومەتە هەیە و ئەوەی لە حکوومەتە وجودی هەیە پێشتر و ئێستاکەش ئێوە لێ ئاگادار بوون و باقی حەزبەکانی کوردستانیش ئاگادار بوون ئەگەر وایە ئەمە لە ئەنجامی ئەوەوە دێ مخابن بۆ سەرجەم حەزبە کوردستانیەکانم لێرەوە ئاواڵێم کە ئەم بارە قورسیان خستوتە سەر شانی پارتی دیموکراتی کوردستان خۆیان لە توانای ئەوەیاندا نییە کە ئەو بارە هەڵگرن و ئەم باریان سەپاندوە بەسەر شانی پارتی دیموکراتی کوردستانەوە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستانیش بە حەزبێکی خاوەن مێژوویەکی دوور و درێژین و بە گوێرەی نسبەی دەنگەکان و بە گوێرەی حجمی جەماوەری ئێمە لە کوردستانە ئێمە یەکەم حەزبین لە کوردستانە ئێمە لەبەر خاتر خەڵکی بە شەریفی کوردستان ئەوش قبوڵەکەین باش ئەوەی کە ئاماژەت پێدا حقیقت بوو یان بەشێکە لە حقیقت کە دەزانی بۆچوونەکانی تریش حقیقەتیان تێدایە زۆر بە کورتی من دەچمە وچانێک من حقیقت لەو قسانە نابینم لە قسەکانی حقیقەتی تیان نابینم لەبەر ئەوەیشتی زۆرەوە باشتر لە کامەیانە دواتر لەبەر ئەوەشتی زۆر باشتر لەبەر ئەوەی باشتەکە پێ بڵم پەلەمەکە لە کامە دەزانی چۆنە شتێکت لا ڕوون بێ لەباری حقیقەتێک لەباری ڕاپەڕینەوە بەڵێ حقیقەتێک لەباری ڕاپەڕینەوە تەسەورەکەی ڕاپەڕین بەس ئەوەندەی کرد کە جەناب باست کرد هەر ئەوەندە دەستکەوتی هەبوو ئێستا دوای جارێکە سادەی ئەم دەسەڵاتی ئێستا هیچ دەستکەوتێکی کەی نەبوو ئەمە بۆ بینێ قساکەین خەڵکی گوێی لێمانە و خەڵکی ئەمان بینێ و خەڵکیش ئەمان بینێ دەستکەوتی تری هەبوو وەڵامی دەیتەوە بۆ دەستکەوتە باشەکان باس ئێستا ئێمە ساڵە بابین دەستکەوتەکانی بکەینە پارسەنگ باسی ئەمە باسی دەکەینەوە کاک محەممەد دێمە وڵاتەوە بۆ باسکردنی و دەستکەوتانی کە ئاماژەت پێدان و چانێک و دێنە وڵاتان بەڕێسان بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی خۆشناو گروپی کۆمپانیەکانی گرین گروپی کۆمپانیەکانی دیوان جارێک دەسڵاتان لەبێ بەڕێزان ئەمڕۆ لە پرۆگرامی دوو جار بیر بکەرەوە قسە لەسەر ڕاپەڕین دەکەین لەسەر ئامانجەکانی ڕاپەڕین کە ئایا بەدی هاتوون لە ئێستادا یاخودنا کاک محەممەد ویست باسی دەستکەوت بکەوتە دەستکەوتی هەبووە ڕاپەڕین چین ئەو دەستکەوت ئەبێ پێشوەخت ئێمە بزانین لە 1990 کە خەڵکی کوردستان ڕاپەڕی خەڵکی ڕانەپەڕی لەبەر برسێتی خەڵکی ڕانەپەڕی لەبەرەوەی موچەی نییە لەبەرەوەی وەزیفەی نییە و خانوونیە ئەمانە هەموو لە نەوتێکە هەبوونە ئەوەی کەوای لە خەڵکی کوردستان کە ڕاپەڕێ ڕاماڵینی دەسەڵاتی بەعز بوو کە ستەمێکی زۆری لە خەڵکی کوردستان کردبوو عشق و ویستی خەڵک بۆ ئەوەی لە سایی دەسەڵاتێکی کوردیا بژی ئەو دەسەڵاتە ئازادی بۆ فەرەهەم کە دیموکراسی هەبێ بێ بە خاوەن پەرلەمان بێ بە خاوەن داهاتی خۆی بێ بە خاوەن کیانی خۆی کەواتە خەڵکی کە ڕاپەڕی ئێستا ناکرێتەوە موچە و خان و ئەمانە بدەی بەچاوی خەڵکا بڵێ ئەمە دەستکەوتی ڕاپەڕینە گەلی کورد بۆ ئەمە ڕانەپەڕیوە کەواتە ئەو خەڵکی کە ڕاپەڕی بۆ ئازادی بۆ دیموکراسی بۆ حکومڕانێکی کوردی کە بەڕاستی لە خەمی خەڵکا بێ ڕانەپەڕی بۆ ئەو دەستکەوتانی کە ئەمڕۆ لەوانەیە هەندێک کەس بە دەستکەوتی ڕاپەڕین هەر شەرمەزاری ئێمە وا تێبگەین ڕاپەڕین بۆ ئەوە بۆ خەڵکی موچەی هەبێ خەڵکی وەزیفەی هەبێ با بین بزانین ئەو یاسا سەروەریەی کەوا خەڵک لە پێناوێ ڕاپەڕی فراهەم بوو لەو دەسەڵاتە کوردیە ئەو ئازادیی کەوا خەڵکی کورد لە پێناوێ ڕاپەڕی فراهەم بوو لەژێر سای ئەم دەسەڵاتە کوردیە ئەو ئازادی کەوا لە ئێستا ئەم دەسەڵاتە دوایین داهێنانی دەبێت ڕاپەڕین بەردەوام بێ بۆ پێشکەوتن بەڵێ من لەم نقطەیە ئەزانی لە چیا بێ بەردەوام بێ بۆ نمونە کاتێک کە باسی ئازادی دەکەین لە عەقلی چێدا بووە کە دوایین داهێنانی ئازادیمان ئەوە بێ گەر میدیا کە کەناڵەکەی ئێوە کاتێک کە تۆزێ لەگەڵ ویستی دەسەڵاتە خۆی نەگرتەوە سنوورداشکران بۆ دیو دێگەڵە تۆ تەسەور ئەەکەی ئەمە بەرهەمی دەسەڵاتێ بێ ئازادی فەرەهەم بکە
ئەو دیودێگەڵەش هەر بەرهەمی ڕاپەڕێ ئازادی تێدا و سنوورداش ئەوە دلیلە لە چی؟ ئەوە دلیلە کەواتە بەشێ لەم دەسەڵاتە ئەم دەسەڵاتە بەرهەمی ئەو هەموو یاسا هەیە هەموو شتێک قانونی خۆی هەیە هەر کەسێک قانون نادەرچێت بەجۆری قانون بەجۆری ئەمەی بەسە بەلایەنێکی سیاسی مەی بەسە بەلایەنێکی سیاسی سەکانی تۆ ئیتیجامەکە بەلایەنێکی سیاسی لە عەقلی چیا بووە لە عەقلی چیا بووە لە شارێکە گەردنگت بە ئاغای شار و حیزبەکەی نەدا لە ماڵەکەی خۆت باسی مەکە نەکو مناڵەکە لە دەرەوە باسی کا و نانبراو لە چه شارێکە بوو ناو شارەکە ناین چەندی خەڵک لەسەر دەنجارێک سزادراوە ناو شارەکە بێنە کاکە لە چ شارێکە بوو ئێستاش لێرە خەڵکی لایەنی سیاسی لە هەندێک شارە فشارە خرێتە سەری سەرۆکی دەسەڵاتی شەرعی لێ هێزی حیزبی ڕێگری لێ ئەکاکەوە بێتە دام دەستگا شەرعەکان کە ئەرچی چاودێریکردنی ئەم دەسەڵاتەیە کە بەرهەمی ڕاپەڕی بۆچی هاتوو بۆی کە دەسەڵاتی شەرعی خۆی بۆ هاتوو ئەمێت و ئاسایشی هەولێرکردە بۆ کامیان هاتوو یاسا لە چاوی خۆی هاتوو بۆ ئەوە هاتوو ئازادی لە چاوی خۆی کوشتەکەی پەرلەمان دابنشێت و ئەوە فەهمی ئێوە بۆ ڕاپەڕی دووبارە ئەوە فەهمی ئێوە بۆ ڕاپەڕی دەسەڵاتی ئەم مشتمڕەی ئێوە ئێستا لە گۆڕپانی سیاسیدا هەیە ئەمە بەرهەمی ڕاپەڕین بوو کاکی حیا ئەم مشتمڕە سیاسیە ئەمە خۆی من بە خاڵێکی ئیجابیە زانم کە ئێمە لێرە گفتوگۆی یەکێن نەک لە زیندان و لە کوشتن و لە شەڕی ناوخۆ لەو جۆرەشتانەمە بەرهەمێکی تەبیعی و گونجاوە بەڵام ئەوەی من گرنگە بەلامەوە بیڵێم برادران بەتابەت و کاکە دیار لەوە کامان بەست گونجاوە کام ئەم گفتوگۆیە ئەم مناقەشەکردنە وتم ئەم مشتمڕەی کە هەیە لە گۆڕپانی سیاسیدا هەیە بەوەی کە ئێستا پەرلەمان دەوترێت پەکخراوە وەک لە ئێستا لە کارەکانی ناکە من وتم دەوترێت بەوەی کە لە ئێستا لە پەرلەمان کارەکانی خۆی ڕاناپەڕێنێ کێشەی سیاسی ئێستا پێش ئەوەی باس لە قەیرانی دارایی بکرێت دەوترێت قەیرانی سیاسی دەبێت چارەسەر بکرێت ئەمە ئاساییە کە بەرهەمی ڕاپەڕین بێ وەک ئاماژەت پێدا نەخێر بەو جۆرە مەبەستم نەبوو مەبەستمەوەیە ئێمە بواە لە دوای ڕاپەڕین ئەوەنە سوودمان لە ڕاپەڕین و لە دەرەنجامەکانی ببینایە کە ئێستا مناقەشەوە نەکەین دیموکراسی قبوڵیان نا دەرەنجامی هەڵبژاردنمان قبوڵیان نا مناقشەی چی بکەین من ئەمیز دە و خاڵە تۆزێ بەسەریا تێنەپەڕین کاکە دیار باسی حتایەگرتو ڕاپەڕین من زۆر بە جورئەت و ئەڵەم پێویستێتە دوای 25 ساڵ بە هیچ شێوە مناقەشەوە نەکەین چێ کردی ئەو مناقەشە و مزایدەیە بێڵینەوە بۆ مێژوو بنووسرێتەوە بزانین ڕابردوو چۆن بوو بە وەکو گەل بمێنێ بەڵام لە دوای 25 ساڵ دوای ئەم تەجروبە فاشیلە لە شێوازی حکومڕانی بێتەوە مزایدەی حیزبی بکەیت ئێمە زۆر جارەکەین بە شەریکی ئیسلامیەک لەو پەڕی دنیا غەڵەتێ بکە لەو پەڕی دنیا ئیسلامی غەڵەتەکە ئەمەگەن بە شەریک بەڵام لە پاڵمانە کە بزودنەوەی ئیسلامی هەبووە و بە شەریکێکی باشی ڕاپەڕین بووە بە فعلی هیچ باز ناکری یا ئێمە ناکرین بە شەریکی من نامەوێت لێرە باسی کەم و ئەندامانی یەکگرت و کە حیزب نەبوو وەکو خەڵکە ڕاپەڕیون لە ڕژێمی بەحث و پیاوی کەس نەبوون و نەبوونەتە بەحسی وڵاتیان زۆربەیان هیجرەتیان کرد چونە دەرەوە کە ئێمە خۆمان بەشێکی لەوە کە سوکاری ئێمە لە ئێران بوو لەژێر دەستی بەحسان نەژیاوین ئەم قسە بێ هەڵبینەوە بین دیراسە بکەین ئایا ڕاپەڕین چی بوو و دەرەنجامەکانی چی بوو و چۆن ئێمە دوای 25 ساڵ هێشتا دیموکراسیمان هەزم نەکردووە دوای 25 ساڵ هێشتا یەکتر قبولکردن نییە دوای 25 ساڵ هێشتا دێگەڵا سنووری ئیداری و سنووری سیاسیە لە بینی دوو تەرەفە ئەمانە کێشەی سەرەکین من خەفەتەکەم ئەوەی ئێستا ژەگەر ڕاپەڕینێک ڕووباتەوە ئێستا ئەم حکومڕانی ئێستا لەسەر تەختە بێتە خوارەوە بە دیلەکەی واستەکەم عینەن نظام دەست پێکاتەوە عینەن سیستەم دەست پێکاتەوە چونکە هێشتا هێزەکانی تریش تا ئەو ئاستە یەکگیان یەکتر قبولکردن نەچوەتە ناو وەکو بڵێ ڕۆح و پێگهاتەی گیانی تەقدیسکردنی شخص و تەقدیسکردنی حیزب خەریکە بڵێیت پەتایەکە هەموو حیزبەکانی گرتووە نەگەرەوە هێشتا دوو دەسەڵاتدارەکە بۆ ئێمە ببێت چارەسەری ئەم بەشەی بکەین شۆڕشێ بکەین لە باری سیاسیە شۆڕشێ بکەین لە بواری فکریە حتا فکری دینی فکری سیاسی و ئەمەی کەیسە یەکتر قبولکردنمان تیانە ماوە شۆڕشێ بکەین لە بواری یەکتر قبولکردن و مەدەنیەت و گرتنەبەری ڕێکارە مەدەنیەکان بۆ دەربڕینی ناڕەزایەتی ئەڵێ لە ڕووی یاسایی و کارێکی نایاسایی کردووە بڕۆ لە دادگاش کاتگە نەک پلی بگریت من کەوتم دەوترێت کاک محەممەد هەر لەسەر ئەم مشتومڕە کاکڕەنج هەر لەسەر ئەم مشتومڕە بارەگاکەی کە بەدڵت نییە جنابەت لەسەرت بارەگای چ کاکە ئێمە هەڵتاوە سەر بارەگانمان خەڵکی ئێمە
شەهید کرا کادری ئێمە شەهید کرا بارەکانمان سوێندرا هەڵکوتان بارەکە داهێنانی ئێوە داهێنانی ئێمە نەبووە سێژی کوردی هەیە کە دەستی چاوەکەتان ئێوە بوون یەک بارەکەتان لە هەولێرا هەبوو خەڵکی ئێمە خەڵکی خۆراگری خەڵکی بەشەرەفی هەولێر ئەمن و ئاسایشی هەولێر بارەکەتانی پاراست بارەکەکانی ئێمەتان نستان یەکەم باسی ئێستا بکەین بۆ ئەم مشتمڕە فەلسفەی شەڕی ناوخۆ بە ئێمە فرۆشتنەوە بەسراحەتەن پێت بڵم زۆر ناخۆشە لە پێگە و هەیبەتی ڕاپەڕین کەمکەنەوە شتی باش کراوە شتی باشتریش ئەکرێ من شتێک باشە من لێرەت پرسیار دەکەم ینی ئەوەی کە پەیوەندی هەیە بەم مشتمڕەوە ئەوەی کە پەیوەندی هەیە بەم مشتمڕەوە کەوتم دەوترێت پەرلەمان کەوتم هیچ نەبێ من و تۆی سەحاڵی حازر لێرە بە ئازادی قساکەنەوە دەستکەوتی ڕاپەڕینە هیچ نەبێ من و تۆ باگفتوگویەکی هەم بکەین ینی ئەوەی کە من وتم کە دەڵێم دەوترێت پەرلەمان پەکخراوە یعنی ئەم مشتمڕە سیاسی کە هەیە لە ئێستاش دەکە ئاوەڕەنگی داوەتەوە وای کردووە کە تەفسیری جیاواز کرد بۆ وشەکانیش بۆ دەستەواژەکانیش کاک دیار ینی ئەگەر ئێوە هاوڕان لەگەڵما ئێستا ئەگەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە ناو خەڵکدا ئێوە بیستوتانە کە دەوترێت ئێستا ڕاپەڕینێکی تر پێویستە بیستو دەکات بارەوە دەیبیستیت کاک ڕەنج دەیبیستیت من بیستو ئەوە قسەی خەڵکی یەکتێبینی باش ئەوە قسەی خەڵکێکی خەمخۆر و نیشتیمان پەروەردە باش بیستوتانە بەڵێ باش کاک دیار ینی وای لێ هاتووە دۆخەکە لە ئێستادا بۆ ترێت ڕاپەڕینێکی تر پێویستە لە ڕاستیدا بەدیل چییە بەدیل لە بۆ ئەو ڕاپەڕینە چییە ئایا ئەو حزبانە تێک بەردەبن هەمویان یەکتر دەپوژن ئایا خەڵک دەکەوتە ناویەک و ئەو تاڵان دەکا و ئەو تاڵان دەکا وەکو گەلێکی بربەری دێنە پێشچاو بە بێگومان ڕاپەڕین چارەسەر نییە کارەساتە بەڵام لەبەرێ بەدیل نییە نەخێر هیچ بەدیلەکی واقعی لە گۆڕەپانی سیاسی کوردستان نییە کەسێک سەیری دۆخی ئێستای دەکات سەیری ئێستای دەکات دەڵێت ئەمە دەبێت بگۆڕێت ئەوەی پەیوەندی هەیە بە موچەوە ئەوەی پەیوەندی هەیە بە قەیرانی سیاسیەوە لەبەری بەدینیە دەبێت بیر لە ڕاپەڕین نکاتەوە ئەو وەڵامەکەی ئەوە دەبێ هێزە سیاسیەکان ئەو هێزە سیاسیانەی کە لە کوردستانن بە خودی حزبەکەی منەوە جەریئانەتر هەوڵی چارەسەرکردنی کێشە یاساییەکانی کوردستان بدەن و یەکێک لەو گرفتانەی کە کێشە یاساییەکان هەر بۆن مونە یەکگرتووی ئیسلامی بوونە دوو بەژنیان هێشت دەستوری هەرێمی کوردستان بگەڕێتەوە پەرلەمان و ئێستا ئەو کێشەیە کە ئێستا هەیە دەرەنجامی لێکترازانی برادرانی یەکگرتوو بوو ئیلا یاسا سەروەردە بوو ئێوە یاساتان خستە ژێر مقاطعەم نەکردی ئەمن قەت مقاطعەم نەکردی تکایە خەڵکێکی بوێرتان چوونە ناو هۆڵی پەرلەمان نەچوون لە بادینان مقاطعەم نەکردی دەنا نالم قسام کەی ئێستا گەر دەنگم زۆر بەرزە خۆڕاگر بوون وەکو یەکێتی هەڵ ناتن ئەمە ئێمە هەڵاتوین لە بادینان لە چی هەڵاتوین لە بادینان وجودتان کووە ئێمە کاک دیار هیوادار وڵامەکانمان بەستینەوە بە تەوەری پرۆگرامەکە کە لەبارەی ڕاپەڕینەوە ئەوەی کە ئێستا ئەو گرفتە گەورەیە کە لە کوردستان هەیە پێشەلکردنی سەرۆکایەتی یاسای سەرۆکایەتی هەرێمە لانەکەوتنی جەنابی کاک مەسعودە لەو پۆستەی گرفتی گەورە و قەیرانی گەورەی تێدا دروست کردیە پێشەوانەی ئامانجی ڕاپەڕینە دەبێ هێزە سیاسیەکان هەموویان یەکدەنگ بن یەکڕابن بۆ ئەوەی یاسا لە مەولا سەروەر بێت ئەمانە پێچەوانەی ئامانجەکانی ڕاپەڕین کە جەنابی سەرۆکی هەرێم یاسا پێشێلکە ئیتر دادگا جەنابی سەرۆکی هەرێم یاسای پێشێل نەکردو کاک دیار کاک مەسعود بۆ 4 ساڵ کاک دیار کە لەسەر داوای یەکێتی هەر حزبەکەی جەنابەت بە داواکاری حزبەکەی جەنابی سەرۆکی هەرێم لە پۆستەکەی خۆی داماوەتەوە 3 جار لە سەرەکە سەرۆکی هەرێمی کوردستان بەیاننامەی
بڵاو کردوتەوە بۆ هەموو خەڵکی کوردستان لە ڕاگەیاندن لە هەموو دەستگاکان جگەلەوە بە هەموو ئەحزابە سیاسەکانی بینیوە ئێستاش من وەکو کادرێکی پارتی ئەمە قسەی جنابی سەرۆکی هەرێمی کوردستانە کە من لێرەوە دەیکەم سەرۆکی هەرێمی کوردستان ئامادەیە جێگەکەی خۆی تۆڵکە بۆ کەسێک خەڵکی کوردستان خەڵکی بەشەرەفی کوردستان کاتی من بوو کاتی بەشەرەفی کوردستان خەڵکی بەشەرەفی کوردستان کێ هەیە بڵاتە جێگەی سەرۆکی هەرێم بابێت فەرموو کاکە حەزبولایەنە سیاسەکانیشان چی ئەم کوردستانە کەسێکی تێنەوێت بێتە جێی مەسعود بەرهەم کاکە حەزبولایەنە سیاسەکان ئەو وەهمەیە حەزبەکەی جناب کەسێک پێشنیار بەڵێ هەمانە ئێمە یاسای سەرۆکاتی باگوێمان لە پرسیارەکانی ئامادەبوون ئازا هەیە وەهمە لە بڕی ئێوەدا هەیە کە کەسێک بۆجێک کاکە من خۆم کاندی دەکەم بۆ ڕاستە کاتی منتان بڕی وەهمایە ئەوە وەهمێکە دەرچم لە وەهمە داوای لەکەمی دە سەرۆکی هەرێم قسەکانە تەواوکە کاکدیار خۆی ئامادەبوون ئێستا ئەو هەواڵە دەرێ ئێوەکو یەکێتی لە ناو حکوومەت دوێنێ کە بەرپرسی کارجێڕی دەستەی مەکتەبی سیاسی یەکێتی دەرێن ئێمە ئاگامان لە عقود نییە کە کارجێڕی مەکتەبی سیاسی بڵێ ئاگامان لێ ئێمە کاقوبات پیاوێکە وەکو کوڕی مام جەلال شانی داوەتە بەر ئەو حکوومەتە بۆ ئەوەی نەڕوخێ دەشزانن جەنابتان ئێمە لە ناو حکوومەتەکە بینە دەرێ دەڕوخێ نامانەوێ بڕوخێ نامانەوێ کێشە و گرفتی قورس لە بۆ کوردستان پرسیاری بەڵام بەڵێ ڕەنگە هەندێک عقود هەیە بۆ حکوومەت ڕەنگە کاقوبات ئاگای لە عقودانە هەبی بەڵام شوێن هەیە بیری نەوت هەیە کە بەڵێ کاکدیار عقودی حکوومەتی هەرێم نیە بەڵێ دەشمەلای ئامادەبوون لە زومار لێرە نییە لەم گەرمیانە هەمووی تێکەڵ کرایتەوە بە سنووری حکوومەت ئەوەی ئێمە لە حکوومەت کاتی ئامادەبووانە سەرەتا کاک قادر دواتر کاک محەممەد فازڵ فەرموو کاک قادر فەرموو سەرەتا بستخوا من بڕا تا قسەکانەکەم ئێوارەتان باش من سەری ڕێز و نەوازش بۆ ئەو شەیدانەدا نوێنم کە 25 ساڵ بەر لە ئێستا بۆ ڕاپەڕینێکی سەرتاسەری کوردستان کردیان بەڕابەرایەتی بەرەی کوردستانی و لە ناویشیانە یەکێتی نیشتیمانی کوردستان خصوصان لە هەولێر کە لە ڕاپەڕینەکان کرا لە باڕی ساری 1990ەکە ئەم ڕاپەڕینە دەستکەوتی تا ئێستاکە هەبوو بڵێن نەبووە بەڵام ئەم ڕاپەڕینەی کە ئێمە کە من خۆم نا کە سوکاری من ڕەنگە تەمەنم ئەوە نەبوو بێ لە ڕاپەڕی نابووم کە سوکاری من ڕاپەڕینیان بۆ کرد تا ئێستاکە بەرهەمەکەی نەبیندراوە چونکە لە دوای 5 ساڵ ئەم ڕژێمەی کە ئێمە بە خوێنی 233 شەهید بەس لە شاری هەولێر تا حکومەتی بەعسمان ڕاونا دوای 5 ساڵ حکومەتی بەعز بەدەستی پارتی دموکراتی کوردستان هاتووە هەولێر بۆیە تەکمیلەی ڕاپەڕینی هەرێمی کوردستان ماوە ئەگەر ئێمە بمانەوێت ڕاپەڕین بکەین ئەگەر ئێمە بمانەوێت ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 بە ئەنجام بگا ئەبێ ڕاپەڕینێک بکەین تەکمیلەی ڕاپەڕینەکەی ساڵی 1991 بێ بۆ پرسیاری چی دەکەی لە کێی دەکەی ئەوە لە دیاری دەکەم بەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەمە بێ تەکمیلەی ئەم ڕاپەڕینە هەبێ بۆ ئەوەی ئەو جاشانەی ئەمە سەرنجە پرسیار نییە ئەم جاشانەی لە ناو ئەم حکومەتە بوونە لە حکومەتی بەعز بوونە لە ئێستاە بەو ڕاپەڕینە لا بردرێت لەگەڵ ڕوونە بۆ تۆ کاکدا پرسیارە چییە بۆ کاک لەگەڵ کاک دیار مەبەستم ئەوەیە ئێوە لەگەڵ ئەوەن کە ڕاپەڕین بکرێ یان لەگەڵ نین کە ئەم جاشانەی لە حکومەت بوون ڕۆژانە مناڵی خەڵکیان بە کوشتندا لە کاتی دەسەڵاتی بەعسا لە ئێستاە حکومڕان و دەسەڵاتی زۆریشان لە هەولێر هەیە کاک محەممەد فازڵ پرسیاری دووەم بۆ کاک ڕەنج ئەم ڕاپەڕینەی کە ئێمە بۆ کردمان بۆ پەرلەمانێکی هەرێمی کوردستان بوو بۆ پەرلەمانێکی کوردی بوو بەڵام بەداخەوە دوای 25 ساڵ ئەم پەرلەمانەمان پەخست بۆ کاک محەممەد باسی لە شەڕی براکوژی دەکات واللهی تێنەگەشتم بەخڕ تەنها دوو پرسیار بۆ ئەوان دەفەتیان هەبێت پرسیارەکە چییە بۆ کاک ڕەنج و دواتر کاک محەممەد فازڵ ئەم دەستکەوتانە لە لای تۆ ئەوەیە کە دوای 25 ساڵ قوربانیدان ماروێرانی دەربەدەری برسێتی دزی قات و قوڕی هەموو ئەم نەهامەتێ بەسەر ئەم ملەتە دوای 25 ساڵ پەرلەمان پەک بخرێ ئەمە دەستکەوتەکەمانە بۆ کاک محەممەد و ئاخیر قسەم تەواو دەبڕێتەوە کاک محەممەد جان باز لە شەڕی براکوژی دەکەی دەستت خۆش بێ باز دەواکەی کە کاک نێوشیروان لە هەموو کاتێکە قسەی خۆی هەبووە لەگەڵ ڕێزمە کاک نێوشیروان لە کاتی شەڕی براکوژیە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەو کاتە کاک نێوشیروان ئەمانە پرسیار نین سەرنجم من دویستم پرسیارکەی باشە دوو پرسیارت کرد با کات دێ بە هاوڕێیەکی تر بۆ ئەویش پرسیاری خۆی پرسیارەکەم لێرە دەست پێ زۆر بە کورتی زۆر بە کورتی
باشە کاک محەممەد ئەو کاتێک کە کاک نێشیروان خەبەر ئەنێرێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە کاکۆسەد لە هەولێر بەرەی کوردستانیە پێی ئەڵێ بە کۆسرەت ڕسوول بڵێن هەولێر قودسە چێن دەرەکە مەسعود بارزانی شەڕی دێ ئەو ناوێ فەرموو کاک محەممەد فازڵ ئەمەنیە تێکدانی دەستکەوتەکانی ڕاپەڕین فەرموو کاک سپاس بۆ ئێوە بەخێراتی میوانە بەڕێزەکان دەکەم پرسیارێک بۆ کاک محەممەد ئەگەر ئەو جارە ڕاپەڕین بکرێتەوە بزوتنەوەی گۆڕان خۆی بە بەرپرسیاری ڕاپەڕینەکە بکرێت لەسەر چ بنەمایان دەبێت باشە دووەم پرسیارم بۆ کاک دیار هەموو لایەنە سیاسیەکان دوای غیابی سەرۆک تاالبانی شانە گەورەکە بەر سەرۆک بارزانی کەوتووە ئایا بۆ هەموو لایەنە سیاسیەکان گفتوگویەکی تایبەت لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆک بارزانی ناکەن بۆ ئەوەی دۆخی هەرێمی کوردستان بۆ خۆشگوزەرانی بگۆڕن کاک هەژار فەرموو کاک هەژار دەستخۆش زەکەم دوو برادەرەی پارتیوێچێتی هەنێ بەڕاستی درێن کۆمەڵێت دەستکەوتەوە بە تاکید دەستکەوتەوە دوو دەستکەوتەوە بۆ ئەویشکە پارتیوێچێتی دەورەمەند کردێتنا پێش ڕاپەڕین ئێوەستان هەبوو جیرفانی ئەو کاتی ئێستاستان هەبوو و پرسیارێکیش سەبارەت بە برای یەگرتووە نازانم تۆمارە کردووە کاک حیزبەکەتان نازانم دوو سیاست دەکەن جارێک دەستە ناو پەرلەمان جارێک ناوێت جارێک لەگەر ئۆپۆزیسیۆنە جارێک لەگەر دەسەڵاتە جارێک لەگەر یەکێتیە جارێک لەگەر پارتیانی بەڕاستی ئەوە سیاستکردن نیە ئەوە یاریکردنە هەم بە هەستی خەڵک پرسیارەکە چییە بۆ کاک یحیا پرسیارەکە بۆ ئەوە کێنێ سیاسەتەکەی گرتو دێکانی گەمە بە دەنگدەر و بە جەماوەری خۆتان دەکەن پرسیارش کەشمەیە لەو برایەکێتی کە دەرێ ئێمە ئاگاما لێنیانی کاک بەختیار خۆی بەخۆی گوتی ئەمە ئاگاما لێ لە هەموو ئەو عقدانەیە کە کرایە کە خوبا تاالبانی ئاگاداریانی شتێک ئاگدارن پێویست ناکە دووبارە برێن ئاگدارنی ئاگادار و شریکی پارتینە و لە باش و لە خراپەکانیش واتە ئێستا ئەگەر پرسیارەکانتان کورد زیاتر پێ ئەوە بەرامبەر ئەو خەڵکی نەکرا ئەو خەڵکە زیاتریشی خراپی لەگەر کرا زیاتر هەڕەشەی لێکرا زیاتر وەزای ناخۆش بە زیاتر لە زاران خراتر وەزای تێ کاک ئومێد ئەحمەد پرسیارەکانتان با کورد بێ و کەم بێ بۆ ئەوی دەرفەت هەبێ بۆ هەمووتان کاک ئومێد فەرموو سەرەتا خراپی میوانە بەڕێزەکان دەکەم دەستخۆشی و بەردامێت لێ دەکەم پرسیارەکە شماڕاستی کاک محەممەد دەکەم کە گەلی کوڕاپەڕێهی ئاوەتی بەلایەنە سیاسەکان هەبوو جەوەکی خۆش گوزەرانی ئاسایشێکی بەرقەرار بۆ خەڵکی کوردستان هەنگابنێ بەڵام ئایا ئەو ئاواتە بەرەو چێ هەنگاوینە بەڵێ کاک هۆگر فەرموو هۆگر خەسرە و فەرموو کاک هۆگر شاباش پرسیارێکم لە کاک دیار هەیە بۆچی ئایا بۆچی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوە خەمساردە بەرامبەر پارتی کە ئەو قەیران لە کوردستان هەیە قەیرانی دارایی و کارە بە هەموو ئەو قەیرانانە دووەم پرسیارێک لە کاک ڕەنج کاک ڕەنج بیدایە دەوتت ڕاپەڕین دەستکەوتەکانی دکتۆرا زیاد بووە لەگەر جامیعە من بەبەستم ئەو بوو کە وتم سێکتەرە جیاوازەکان لە کوردستانە زیاد بوون لە چاو 91 و 92 و بۆ ئێستا سێکتەری پەروەردە خوێندنی باڵا وەزارەتی تەندروستی سێکتەرە جیاوازەکان ینی بە هەموو سێکتەرە جیاوازەکان ئەگەر تەمەشای ساڵی 91 بکەی 91 و 92 ئەوە پێشکەوتی تەکنۆلۆژیە نەک ئەوە حکومڕانی باشە فەرموو کاک ئارام مقدام فەرموو کاک ئارام سەرەتا دەستخۆشیەوە بەرنامە جوانتان دەکەم بە خێراتی میوانە بەڕێزەکان دەکەم پرسیارەکەم ئاڕاستی کاک دیار ئایا خەڵکانێکن کە ئاوات بە پێش ڕاپەڕین بخوازن و بۆچی ئاوات بەو کاتە دەخوازن ئایا ئەنجامەکەی ئەوەندە خراپە بۆ گەلی کورد کە ڕاپەڕیون و هەڵەکە لە کام لایەنە سیاسیە باشە فەرموو کاک ڕیکۆ تەواوە ڕێکۆ من ڕیکۆ نووسراوە فەرموو دەستخۆش بەرنامەکە دەکەم پرسیارەکەم بۆ کاک ڕەنجەوەیە ئێوە دەڵێن بەدیلی سەرۆکی هەرێم نییە ئایا ئەگەر بەدیل هەبی کەس خۆی نابژێری من دەتوانم خۆم بژێرم بەڵام تەمەنەکەم شمول ناکە ئێوە ئەگەر بێتان وایە بەدیلەیە با کورسەکە چۆڵ کا بزانم بەدیلی سەرۆکی هەرێمەیە یاخودنە باشە زۆرترین پرسیار لە کاک دیار کرا کەمترین پرسیار لە کاک یحیا کاک یحیا تۆ دەست پێکەم یەک پرسیار لێکرا بە پرسیارەکە کاتم مێنە چونکە بەعزێ تەوەرەی بە سەریعی لەگەڵ باشە جارێ با وەڵامەکان وەربگین دواتر من پرسیارم دەبێت حتمما پرسیار دەکەم ئێستا ئەگەر لە کوردستانە هەمومان خەڵکیم کوردستانی کەسە سیاسیەکانی کوردستانە باشە ناسین
خراپترین کەسی سیاسی لامان کە زۆرترین منبوزیەتی هەبێ لە ناو خەڵکە ئێستا بیهێنە 4 جملەی ڕەخنەگرانە بگرێ لەم حکوومەتە و تۆزێ باسی ڕاپەڕین و ئاماژە بەم قسانە بکات سێرەکەی بە 1 دقە مەلەف هەمووی پاکە بێتۆ لای خەڵک کارەساتی ئێمە ئەمەیە گەنجێکی ئاوا کە گزەلامێ ببینێ بەس 4 لەبەرەوەی سەهمی نەوتی بەرنەکەوتووە لەبەرەوەی بەشەکەی زیاترە یا کەمترە دەسەکا بە مزایدات و مناقەشەی سیاسی لای ئەو پاکە بێتۆ مەلەفەکەی بەڵام بۆ حیزبێکی سیاسی کە 23 ساڵ تەمەنێتی دوای ڕاپەڕین دروست بووە بەشدار نەبووە لە هیچ گەندەڵی و کوشتن و فەرتەنێکە ئێستا ئێوە علامەتی سیهامی لە بەڵام کاکدیار دەڵێت حیزبەکەی ئێوە بەرهەمی ڕاپەڕین نەبووە وا دەڵێت بەتەئکید یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دوای ڕاپەڕین بەپێی یاسای حکوومەت حیزبێکی یاساییە و دروست بووە بەپێی یاسا تا ئێستا ڕۆشتە و خاوەنی نە مێلیشیایە نە هێزی ئەمنیە نە دەستگای جاسووسیە نە دەستگا و دایرەکانی بۆ خۆی دەستکەوتی ڕاپەڕین نەبوو کاگەحیا وەکو پرسیار دەکەم بەتەئکید بەڵام قسەکەی من با لێرەوە بۆ کاکدیاریش ئەوە بێ ئێمە زۆر ئێستا باسێکی ڕاپەڕینمان کرد پێشەمە کە ئایا لە کوردستانە باسی ڕاپەڕین هەیە ئەگەر باسی ئەو ڕاپەڕینە تەقلیدیەکەی 91 بێ کە بریتی بێ لە سووتاندن و تاڵانکردن و فەرهود و ئەم جۆرەشتانە ئەمە معنایەکی زۆر خراپی ئەمە معنایە دوای 25 ساڵ هێشتا سوودمان لەو ڕاپەڕینە نەبینی تۆ هاوڕای لەگەڵ ئەو ڕاپەڕینی کە کاکڕەنج ئاماژی پێدا من زۆر هاوڕام لەگەڵ ئەو جملەی ئەوە ئەگەر نازانم ئەو مەبەسەکەی چی بێ بەڵام ئەمەوێ بە کاکدیاریش بڵێم ئەو هەوڵی خۆوەڵاوێرکردنە لەم بەشە گەندەڵی سە لە کوردستان هەیە و هەمووش ینی بەسەر شخصی یەکەمی پارتی یا بەسەر حیزبێکە ئەمە مەقبول نییە لە ڕووی سیاسیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان نیوەی کوردستانی بەدەسە گومرگەکانی سلێمانی بەدەست یەکێتیە داهاتی سلێمانی بەدەست یەکێتیە و زۆرترین پارەی نەوت و غازی سنووری سلێمانی هەمومان زانین کێ شەریکەتی و تەنکەرەکان کە بەرەو ئێرانە ڕۆن وازەحە ئەمە نابێ بەمە خۆت ببوێری لەم فەزاسیەت و هیچ کەسێ دیارەکانی ئەو کەسە دیارەکەیەکی حزبیە من مزایدە ناکەم ئیشم بە مزایدە لەگەڵ یەکێتیە گومرگەکان سەر حکوومەتی هەرێمە بیرە نەوتەکان ئی حکوومەتی هەرێمە لە کەلە گەرمیان و سلێمانیە باشە کاک مەلا بەختیار لێمە ئاگامان لێتێ هەش کەس لەناو یەکێتیە بڵێ ئاگامان لێنێ و نەخۆشی وەهمیە لەلایەن حکوومەتەوە عەقدەکان کراون لەگەر دەوڵەتانی دیکە بەڵام ئەو عەقدانەی کە زۆرینەن و لە حکومەت نەکراوە بەڵێ ئەمە ئاگامان هیوادار وڵامەکان گەشت بێتن کاکدیار هەر لەگەڵ ئەوەشدا وەڵامی پرسیارەکان بدەیتەوە ئێمە نازانین نامانەوێت ناشمانێ بشزانین لەبەرچی ئەو پارانە ئێوە نەبیە ئەیزانن شەریکن لە تورکیا لەبەرچی داگیرکرایە لەبەرچی ڕاگیرایە خۆ ئەوە یەکێکە لە کێشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئێمە کە خۆمان بە خاوەنی ئەو حکوومەتە دەزانین نامانەوێت بینە خوارێ لەو حکوومەتە بیر ڕوخێنین لە بۆ ئەوەی کوردستان بەرەو کاولکاریەکی گەورە نەبین ئەوە یەکێک لە خاڵەکان وەڵامی پرسیارەکانی ئامادەبوون بەڵێ هەموو شتەکان دەخەمەوە سەر جەنابی کاک مەسعود لەبەرچی مەهاتیر محەممەد سەرۆکی مالیزیا تاکە شخصێک بوو دارستانێکی پڕپڕ ئاژەڵی دڕندەی کردە مالیزیایە کە ئێستا داهاتەکەی ژیانی ئەو وڵاتەی لەسەر کاک مەسعود دەتوانی دادگا وا لێ بکات سەروەربی کاک مەسعود دەتوانی وا بکاتن هەموو قەیرانەکان بڵێ چاوەڕێی وەڵام دەکەن ئێمە ئەکید لە ساڵی 98ەوە جەنابی مامجەلال سیستمی تەزکیەی لە حکوومەتی سلێمانی نەهێشت ئێستش ئەمە تەسکیەمان نەما لە هیچ کۆمیتە و ڕێخستنێک ئێمە تەسکیە هیچ کەسێک ناکەین بۆ دامەزراندن بۆ لە 98ەوە بە بێگومان لە سەردەمی بەعز لە هەموو بازگەیەک کە ئێوە تێیدا نەژیاین لە هەموو بازگەیەکی حزبی بەعز کەسێک هەبوو لە ئیستخبارات لە مخابرات بۆی هەبوو لە سێدارەتدا بەچی بیگوت بە ئەوە جنێی بە سەید ڕئیسیدا خەڵاز ئەتوو بەبێ محکەمە لە سێدارە دەدرای ئەو ڕۆکە ئەو شتە نییە ڕاستە بێیاسایی هەیە بەڵام کوشتن و بڕینی لاوان لە ژوورە تاریکەکان و سەرپەڕاندنیان و ئەدامکردنیان کە ئەوە دیارە لە مێژووی شۆڕشی کورد 17,000 شەهید بەبەر یەکێتی کاک دەبوورەوە وەڵامی پرسیارەکانی ئەوە وەڵامی ئەو برادەری بوو کە ئێستا لە چاو بەعس بە بێگومان زۆری فەرقە سەبارەت بە ئێمە کەم تەرخەمین بەرامبەر بە خەمساردین بەرامبەر بەوەی کە لە حکوومەتین بڵێ ئێمە دەڵێت خەمساردن بەرامبەر بە پارتی دموکراتی کوردستان ئێمە لە شەڕی براکوژی دەترسین لەبەر ئەوەی بەداخەکی زۆرەوە زەمانێکی دوور درێژ ناخۆشی شەڕی
نگریسی کوردستانمان بینیوە بەڵێ ئێمە وەکو پێشتریش وتم ئێمە لە بۆ شەڕی ناوخۆ ترسنۆچین بەڵام هیچ کەسێکیش ناتوانانی بڵێ کە لە شەڕی دژی کورد ئێمە چەند جەربەزە و چەند دلێر بووین. بەڵێ چیتان هەبووە ئەو برادرانەی کە هاتن بەڵێ ئەوە ئێستا دەگەمە ڕاپەڕین ئێمە لە ساڵی 92 وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆسەی چاکسازی و پاکسازیمان ڕاگەیان گوتمان دەبێ لە ناو دام و دەستگاکان خەڵکی کۆنە بەعس خەڵکی جاش خەڵکێک کە دەستی سوور بوو بە ڕۆڵەی کورد لە ناو گەلی کوردستان لە ناو حکومەت نەمێنێ هەموو هەوڵهمەتەکەمان لە بۆ ئەوە بوو مەسعود هاتە سەر تەلەڤیزیۆن ئەو کاتمان هەبێ بۆ گفتوگۆی زیاتر پرسیار ماوە زۆر بڵێ زۆربەی خەڵکە شایدن کە کاک مەسعود گوتیان دەربارەی چاکسازی و پاکسازی گوتی چاکسازی و پاکسازی ئیبرادرانی یەکەتیە ئەوە ئێمە بووین هەوڵماندا و لەلایەکەش لە گۆڕنرا چاکسازی و پاکسازی ئێمە لە 92 داوامان کردیە ئێمە داوای فدرالیمان کردیە لە 92 کە پارتی بەرامبەرمان بە حکمی ذاتی هاتبوو کە ئێمە لە بۆ حملەی هەڵبژاردنەکان بە فدرالی داخلی کوردستانی بوو کاک دیار وەڵامی ترکا هەموو دەستکەوتەکان کرد لایەنێک گوناح وەڵامی من دەستاش و ئاماژەم پێکرد دێمە لات کاکڕان سەروەری ڕاپەڕینمان کرد دێمە لات چەند پرسیار ماوە کاک کاتی زۆر برد چەند ئێمە ئێستاش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وە لە ئەنجومەنی ناوەندیش داوا دەکەین و داواش دەکەینەوە و ئێستاش دووبارەی دەکەینەوە بەڵێ شەفافکردنی داهاتی نەوت زۆر ئاسانە زۆر ئاسانە و ئەگەر ئێمە بمانەوێت چاکسازی تێدا بکەین پارتی قبول بکە ئێمە چاکسازی تێدا بکەین بەڵێ نالین بگاتە مانجێک هەمووی ئاشکرا دەکەین و هەمووی کەشف دەکەین بەڵام لە بەردەست کورد بێ بامیش پرسیاری بەڵام دەمێ پرسیارکەم بەڵام ئێستاش دووبارەی دەکەمەوە بەڵێ هاتنە دەری یەکێتی نیشتیمانی کوردستان لەو حکوومەتە کارەساتە و ناشمانەوە حکوومەتە بڕۆ فەرموو کاکڕان بەڵام ببوورە یەک خاڵمە هەردوێنێ ئەگەر وەکو ئەوی دەرێن ئەو برادرێک پرسیاری کەس شانە گەورەکە لەسەری کاک مەسعوددایە بەڵێ 45,000 پارچە چەک و 6,000 ڕۆکێتی دژەتانک بۆ کورد و ئاشکراکە کوردستان فەرموو کاکڕانج ئەو هەموو تەنە چەک و ئەسلحەیە کاک شێخ زەعفەر لەسەر تەلەڤیزیۆنێ دەڵێ بەڵێ ئەو چەک و ئەسلحانە بە مەنتەقەی گەرمیان نەگەیە پرسیارەکانی ئەوان خەریکەون دەبێت هەر لێرەوە بۆ ئەوەی کوردستان بە ئارامی و و هیواداریشم ئەو گفتوگۆیانە بەردەوام بن سپاسی ئێوەش دەکەم من یەکشت بڵێم بۆی کە لە تەوەرە سەرچێکی خۆمان دەرنەچین شوان بە قەناعەتی من لە سەدەی 21دا کورد باشترین ڕاپەڕینی کردووە لە چاو ئەو ڕاپەڕینانی کە لە جیهان ناکراوە تەماشاکە ئێمە نەتەوەیەکین لە بینی چوار وڵاتی ژێردەستین تێگەی لە من و ئێمە لە نێوان ئەم چوار وڵاتە ژێردەستەیە ئێمە ڕاپەڕینمان کرد و احترافیشی پێکرا جگەلەوە قەراری 688 مەجلس ئەمن دەرکرا بۆ کوردستان بەوەی کە کوردستان ئەرزی و ئاسمانی بپارێزێ جگە لەوەی کە نمونەیەکی جوانی پێکەوە ژیانمان دروست کرد بۆ هەموو پێکاتەکانی کوردستان بە هەموو ڕەگەز ئاین نەتەوەکانەوە بە هەموو بیر و بۆچوونێکی سیاسیەوە جگەلەوە جابشدەمەخۆراوەکە لە ڕووی باتی دەگەنم تخوا با ئەمش باسکەم ئاخر شت کە ئەمێ باسیکەم لە ڕووی نەتەوەیشەوە بووینە داڵدەدانێکی سەرجەم ئۆپسیۆنە کوردیەکانی پارچەکانی تر کە لێرە ماوەتەوە با جوابی پرسیارەکانێک بێک بدەمەوە بەنسبەت برادێک پرسیاری کرد کە پەرلەمان پەکراوە وڵای ئەوە پارتی دموکراتی کوردستان ئەوە چەندەمین جارە بە هەموو لایەنە سیاسەکان لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان دانیشتەوە داوای لە هەموو لایەنە سیاسەکانیش کردەوە بە خودی بزوتنەوەی گۆڕانیشەوە کە ئامادەی دانووسانکردنین بۆ دووبارە ئەوەی کە پەرلەمان ئەکتیڤ بکرێتەوە بەڵام ئەوە ئێمە نین ئەوە بزوتنەوەی گۆڕانەکە نایەوێت ئەوە ئێمە نین ئەو بزنەوەی گۆڕانەکە پەرلەمان پەرلەمان کاکشوان لە بابەتەکە دەرنەچین پەکخستنی پەرلەمان لە ئەنجامی ئەو تەعاملە
داوای لێبوردنەکەم کام قسەشەکەم لە ئەنجامی ئەو تەعاملە نەشیاوی سەرۆکی پەرلەمان بوو کە نەیتوانی دەسەڵاتی بەجددی دانیشتەکان نایاسایی کردەوەکانی نایاسایی بوو لە عورفێکە بەڵێ دانیشتەکان هەموو شتێکی کوردستان بەسراوە بە بەتفاقی سیاسی دارمی کوردستانە ئەوە کێ بوو باسیەکە کە 4 ساڵی ئارامی دەهێنین کوردستان بڕێکەکەن کامە 4 ساڵی ئارامی ئەم کارەسانی لە کوردستانە ئەوەی گوزارێ عەزیزەکەی من لە کوردستانە ئەوەی گوزارێ ئەمە بە ئیتفاقی سیاسی گوزارێ بە ئارامی وەڵام دەینەوە بەڵێ پێش برادێکی کە پرسیاری کرد بەوەی کە ئێمە پێش ڕاپەڕین چیمان هەبوو ئێستا چیمان هەیە وڵای عەزیزەکەی من ئەگەر پێش ڕاپەڕین چیمان هەبوو ئێستا چیمان هەیە بۆ معلومات جەنابەت وە لە هەموو ڕاگەیاندنەکان شایەشکرایە کە حزبەکەی ئێمە لە خۆمانەوە دەستمان پێ کردووە بە قەراری سەرۆکی هەرێمی کوردستان وە لە خۆشەوە دەست پێکا بەوەی کە پێداچوونە بکرێ بەو هەموو سەرۆت و سامانەی کەوا کادرێکی بەسیطی پارتی تاوەکو دەڵێت بەس کردار نییە دەنگتان ناگەم من پرسیارەکانی ئێوە دەکەم پرسیارەکان کەم بکەم ئەم چاکسازیە بۆ خودی پارتیە و سەرجەم کادریانی پارتی لە بچووکترین کادری پارتی تاوەکو گۆڕتنی پارتی شەکرێتەوە بەڵامی چوارەم برادێک باسی کە گوتیم بەدلی کاک مەسعودم عەزیزەکەی من وڵی ئەمە وەکو باسیشم کرد پێشەن ئاماژەشم پێ کرد جەنابی سەرۆکی هەرێم دەڵێ من پێشمەرگەیەکم بۆ جێگەی من لە هەموو کەسێک ئاسانترە بۆ چۆڵکردن فەرمو جەنابەت بە نوێنەرێکی لایەنێکی سیاسی با لایەنێکی سیاسی جەنابەت نە کەسێکی جەنابەت ناسیاوێکی جەنابەت با لایەنێکی سیاسی پشتیوانی لە جەنابەت بکە بۆی کە بتە سەرۆکی هەرێمی کوردستان تێگەی لە من کاک دیارش کۆمەڵشتی باس کرد کاک دیار باسی سەرۆک بەرزانی کرد کە هەموو دووبارە خراوە کاتمانە بێ باشە بعد جوابی ئەوەش دەم کاک دیارگیان ئەم شتانەی کە ڕووی داوە خەڵک ڕووی دەمی کردوتە حکوومەت هەرێمی کوردستان ڕووی دەمی نەکردوتە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان ئەوەی توانیوێتی لۆبی کوردستان بگاتە ئاستێک کە چەندین دەوڵەتی کوردستان پاڵپشتی لەم شەڕە بکەن کە پێی دەڵێن شەڕی داعش و کە بە درێژایی 1050 کیلومتر ئێمە شەڕ دەکەین لۆبیێکی نیشتیمانیە لۆبیێکی نیشتیمانیە بۆ حکوومەت هەرێمی کوردستان ڕخنەی لە دیگرێت کە لۆبیێکی حزبیە ئەگەر حزبی بێ لە ئەوڵ سنووری کوردستانی ئێمە لەگەڵ داعش تاوەکو ئاخر سنووری کوردستان بەبێ جیاوازی خەڵک دەوێت داخوکی شتێکێکە توایەک شتێکت پێڵم یەک شتێکە لۆبی کوردستان گەیشتە ئاستێک بەوەی کە هەرێمی کوردستان شەکی میلانی هەیە کێ ئەتوانێت فەرمو کاکە لەو کەسە قانونیانە بپرسن چ کەسێک ئایا هەرێمێک ئەتوانێت خاوەن چەکی فەرمو عێراق چەکی میلانی نییە ناگەم مایکردانە دەستخۆش فەرمو کاکە باسی سەروەری یاسا و باسی ئەوەی کەوا کاک مەسعود بەدیلی نییە بەڕاستی حەقا نەمانوت تو کاک مەسعود بەدیلی نە کاکە ئێمە دەڵێن بەدیلی هەیە کاکە فەرمو لایەنەکەی کاک نێشیروان بێ کاک نێشیروان ئەخەڵە بەدیلی نییە کەس کاندیدی نییە کەی چاکە بێتەوە با بێتەوە خۆی کا بەسەر و چێریم کاکە پێویست بۆ ناکە خۆی کاندیدا خەڵکی کە خۆی کاندیدەکە کاک هەو کەستان نیە کاک هەیە کاکە ئیزە تۆ لە بریارە دەی لە پاش تۆ لە باتی خەڵکی بریار مەدە لە وەکمە بێنە دەرەوە کە بەدیلی دەرکەن کە سەرۆکەکەتان بەدیلی نییە کاکە سەرۆکەمان لە هەموو کەسێک لە هەموو کەسێک حەقی خۆتە بۆ خۆت بەچی کەسێک ئاسانتر ئەڵێم بەدیلم هەیە ئەوە قسەی خۆشێتی وەڵامی ئەو دوو پرسیارە لەبەر کاتەکە وەڵامی دوو پرسیار خۆنەوە من پێم باش نەبوو لە تەوەری بابەتەکە دەرچی من شتێکتان و باسەکەم لەسەر ڕاپەڕین ئەم جارە ڕاپەڕین بڕیاری میلەت خۆیە بێ ئایا حیزب سیاسیەکان پێشەنگ دەبن لە ڕاپەڕین یاخود ئەم جارە میلەت خۆی بڕیار ئەدا ئەوەی کە تا ئێستا هەیە ئەم میلەتە خۆی دراسی ئەم واقعەکە ئێستا بەڵام ئایا گەیشتۆتە ڕێژەی یەئس لەوەی کەوا هەموو لایەنە سیاسیەکان فەشەل دێنن لەوەی ئەم سیستەمی حکومڕانە بکەنە سیستەمێکی حکومڕانی تەندروست بۆ ئەوەی ڕاپەڕین ڕوونەدا پێم وایە ئەرچی لایەنە سیاسیەکانە کە بتوانن ئەو ئاسۆ ڕوونە بە خەڵکی پیشاندن بۆی پێویست بە ڕاپەڕین بۆیە تا ئێستا دەمێ وەڵامی ئەوام دیتەوە یەکێ لە پرسیارەکان ئایا بۆی ئەخەیەکێ لە پرسیارەکان ئەو ئەگەر بێت و ڕاپەڕین بێ بزوتنەوەی گۆڕان مووقفی چی دەبێ بەرامبەر ڕاپەڕین ئێمە لە هەموو بڕیارێکە کە خەڵکی کوردستان بیدا لەگە خەڵکی کوردستانین بەڵام ئەمەی ئێستا هەیە ئەبێ شتێک بزانن لەوانەیە بپرسن ئەی ئەگەر ڕاپەڕینە بزوتنەوەی گۆڕان پرۆژەیەکی تەقدیم کردەوە بۆ چاکسازی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ئەم موسەساتی هەیە هەمووی موسەساتی گرنگن دەبێ باش بزانن پەرلەمان موسەسەیەکی گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان موسەسەیەکی گرنگە دام و دەستگا شەرعیەکان بە دوواداچوون هەموو ئەو دام و دەستگایان کاری خزمەتکردنی خەڵکە هەموو ئێمە ئەم دەستگایانەمان هەیە خەلەلمان لەوەیە کە بەم موسەساتانە پەک خراون ڕۆڵ نابینن ئێستا ئەو پرۆژەی کەوا بزوتنەوەی گۆڕان تەقدیمی ئەکا بۆ ئەوەیە ئەم موسەساتانە گەر بە فعلی ڕۆڵی خۆیان ببینن و یاسا سەروەر بێ
ئەوەی کە خەڵک لە پێناوی ڕاپەڕی بەدیدێ کەواتە ئێمە پەرلەمانمان پێویستە پێویست بۆ ناکە پەرلەمان بڕوخێ کەواتە کە مووقفی بزوتنەوەی گۆڕان ئێمە تا ئێستا نەگەیشتنەوە ئەو ڕادە یاسەی کە بڵین تازە هیچ جۆرە چاکسازیە لەگەڵ ئەم حکوومەتە کەڵکی نییە بەڵام ئەم بڕیارش بڕیاری ڕاپەڕین بڕیاری هاوڵاتیان خۆیانە گەلی کوردستان خۆی بڕیار ئەدا بۆیە ئەوەی لەسەر شانیرایەنە سیاسەکان ئەوەیە بتوانن ئاسێرما بوو پرسیارێکی کەش ئایا ئاواتەکانی ڕاپەڕین هاتۆتە دییاننا طبعا ئەم گەنجانە لەبەرەوەی زۆریان لەوانەیە بەشداری ڕاپەڕین نەبوێتن ئەوەی کەوا ئاوات گلیا بووە زیاترین ئەو کەسانە بوون کەوا تاڵی و سوێری و ئازاری دەستی باسییان چێشت بوو ئەیان زانی یعنی چی ڕژێمی باس یعنی چی زڵم و زەور و ستەمی باس خەونی ئەوان زۆر لە خەونی ئێوە گەورەتر بوو ئاواتەکانی ئەوان لە ئاواتی ئێوە گەورەتر بوو و ئەوانش لەسەر دەست و بازووی ئەوان ئەم دەسەڵاتە بەهاتە بەرهەم بۆیە زیاتر ئەوان ئەتوان بڕیاردن ئێستا بەرهەمی ئاواتی ئەوان لە ڕاپەڕین هاتۆ دەدییاننا ئەمەی کە ئێمە باسمان کرد بە هەموو لایەنەکەمان دیارە هەموو لەسەر یەکشت کۆکین ئێستاکانە بە هەموو خلافاتەکانمانەوە ئەم سیستەمە حکومڕانی ئێستا هەیە تەندروست نییە خزمەتی هەمومان ناکە پێویستی بە چاکسازیە ئەوەی برادرە باسی ئەکان لەوەی کەوا ئێستا پارتی پرۆژەیەکی چاکسازی بۆ خودی حزبەکەی داناوە دلیلێکە لەسەر ئەوەی کەوا پێویستی بە چاکسازیە دەستێکم دواتر کاکحیا سێ خولەکمان باشە دەنگت ناگات من باش تێکە دوو باسکەم کاک نەوشیروان لە شەڕی ناوخۆیان کە دەستی پێکرد لە کوردستانەوە بۆ معلوماتی بەڕێزە دووش کاک نەوشیروان لە بەرپرسیارەتی خۆی لەو ماوەی کەوا بەرپرسی دووەمی ناوێچێتی بۆ لە هیچ کاتێکە لە بەرپرسیارەتی و خەمی ئێمەش کە دەڵێن شەڕی ناوخۆ ئەوە نییە کە بڵێن مەسئولیەتی ئێمە و مەسئولیەتی خەڵکیە بەڵام ئێمە دەڵێن لەبەر کاتەکە دوو خولەک بۆ هەمومان دوو خولەک بۆ هەمووتان کاگیحیا ینی دوای ئەم قسانە ینی ڕای تۆ هەبوو ڕای جیاوازیش هەبوو ئێستا وەڵامە چیە بۆ پرسیارەکە ئامانجەکانی ڕاپەڕین بەدی هاتن زۆر دوو خولەک بۆ هەمووتان دوو خولەک لە نێوان ئەو بێدەنگیە سیاسی کە ئێستا هەیە لە نێو هەموو حیزبەکان و هەموو خەڵکیە بێدەنگیەکی سیاسیەیە بەبێ مووقیف لەگەڵ ڕاپەڕینێکی تەقلیدی وەکو نەوەتویەکە سەد هەنگاو هەیە پێویستە بنرێت کە بەداخەوە هێزە سیاسیەکان ناینێن ئەوە کارەساتەکە ئێستا کاکە و زۆرێکیشمان چاوەڕێ لە خەڵکەکەین ڕاپەڕین بکات و ئێمە بگرێتە کۆڵ بمان خاتە سەر کورسی دەسەڵات بەڵکەوەی هێزە سیاسیەکان ئەگەر ڕاپەڕینیانوێ فەرمون پێش میلەتەوە هەنگاوی سیاسی گرنگ ئەم چاپەستوێتەوە کاتی دەنگدانە کۆنتڕۆڵەکانتان ئامادەکەن کاک دیار ئێستا وەڵامت چییە؟ حزبی وا لەسەر زەویان ئێستا وەڵامت چییە کاک دیار؟ زۆر بە کورتی کەمتر لە خولەک و نیوێک هیوا و ئاواتی لاوێتیم ئەوە بووە دەسەڵاتی کوردی ببینم خۆشبەختانە بینیم کۆمەڵێک گرفت و کێشەی ناخۆشم تێدا بینی ئەرکێکی قورسی یەکجار گەورە لەسەر جەنابی سەرۆکی پارتیە کە کاک مەسعودە لەبەر ئەوەی زۆرترین دەسەڵاتی لەلایە ئەگەر چارەسەری نەکە بەداخەکی زۆرەوە دەڵێم لە ماوەی داهاتوو یەکێتیش کەشانی دایتە بەر ئەو حکوومەتەی و نەڕوخێ شانمان دەشتێ لە ژێری وە کوردستان ڕەش و ڕوت تێدا خراپتر دەبی وشک و تەڕیش پێکەوە دەسووتێ باشە کەمتر لە یەک خولەک ماوە بۆ هەردووکتان مێژوو لەسەر کاتی ڕەحمی پێ ناکە فەرموو کاکڕانش ئەنجامی ڕاپەڕینە کە فیدراڵی بەدی هات و هەر لەو ڕوانگەیەوە ئێمە خەریکی گشتپرسین و ئێمە بەنیازین ببینە دەوڵەت هێشتا دەڵی ئەوانەی ئەوان جزئین کە باسییان جزئێکی بچووکە لە ڕاپەڕین باشە ئامانجەکانی بەدی هات ئامانجەکانی بەدی هاتووە فەرموو کاک محەممەد وەڵامی تۆ هەر دقەیە ئەوانەی کە ئێوە باسی دەکەن جزئین گەربیلەتی ئێمە بڕیاری ڕاپەڕین بدا ئێمە بەشێک دابڕاو نابین لە میرەتەکەمان گەر دوچارە ڕاپەڕین بێ هەر بڕیاریە جەماوەری خەڵکی کوردستان بیدا ئێمە لەگەڵ بەڵام ئەوەی کە ئێستاش هەیە تا ئێستاکانە ئەو پرۆژەی کە ئێستا تەقدیمان کرۆ ڕاپەڕین دژی سیستەمی حکومڕانە کە چەوتی نادور ئەمڕۆ ئەم هەموو ئێوە پێناوی سەرۆکەکەتان بشکە ئێمە یاسا بۆ کاتی دەنگدانە ئێمە سەرۆکی پەرلەمان بۆ کەسا گۆڕانشتی باگویان لە پرسیارەکە بێ کاتی دەنگدانە کۆنتڕۆڵەکانتان ئەو داوایەتان هەیە کۆنتڕۆڵەکانتان ئامادەکەن ئێمە داوای گۆڕانسان ناکەین بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستانیش پێویستی بە سەرۆکایەتی نییە بۆ معلوماتی جەناب ئایا ڕاپەڕین وەڵڵی ئێوە سێ کەسێ لایەن لێرن فەرموو کاکە نوێنێرێکمان بنێ کاتی دەنگدانە کاک دیار کاتی دەنگدانە
ئایا ڕاپەڕین ئەو ئامانجانی بەدەست هێناوە کە لە پێناویان داکرا 1 بۆ بەڵێ 2 بۆ نەخێر 3 بۆ بڕیارم نەداوە سی شرکە فەرمون. دە چرکە ماوە ئەمە دەنگدانی کۆتاییە ئەنجامی دەنگدانی یەکەم دەبینین ئەمە ئەنجامی هاوکارانم ئەمە ئەنجامی دەنگدانی یەکەمە ئەگەر ئەمە یەکەمە ئایا ڕاپەڕین ئەو ئامانجانەی بەدەستهێناوە کە لە پێناویان داکرا ئەنجامی یەکەم لە 13 بۆ بەڵێ لە 1970 بۆ نەخێر کە ئامانجەکانی بەدەست نەهێناوە لە 6 بۆ بڕیارم نەداوە ئەنجامی کۆتایی دەبینین ئەنجامی کۆتایی ئایا ڕاپەڕین ئەو ئامانجانی بەدەستهێناوە کە لە پێناویان داکرا لە 6 بۆ بەڵێ لە 94 بۆ نەخێر کە پێشتر لە 1970 بوو لە 0 بۆ بڕیارم نەداوە ئەمە هەردوو ئەنجامەکەیە کە ئێوەش دەیبینن. زۆر سپاس بۆ دیارمفتی ئەندامی ئەنجومەنی ناوەندی کەتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ ڕەنج علی کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس بۆ محەممەد نەسرەدین هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان زۆر سپاس بۆ یحیا نەوزەر کادری یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاسان دەکەین سپاس بۆ ئێوەش کە بەدەنگدانەکەی ئێوە بەشدار بوون لە بۆچوونتان لە سەرنجی ئێوە لەسەر ئەم تەوەری ئەمڕۆ دووجار بکەرەوە بەڕێزان تا هەفتەی داهاتوو هەر لە خۆشی دابن. دووجار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی خۆشناو گروپی کۆمپانیەکانی گرین گروپی کۆمپانیەکانی دیوان